افزم همو دمی و خوش تماشاوان هجاج چارپر مدا رزو سلاف جواکو سیاستی روژه به میوان خوی قدر برند کک محمود قلنج کک سرحد گافوری و کک روژه مامند دی میوان جواکو سیاستی ببن امی لگل هفدو 25 ایلونه سال بگره رفراندوم لباشر کردستان به هفدو را گنگشی بکن هیویدارم تماشاوان منی هجاج بکاربه من پرسی خوی برکتی تبلی برنامه ببین و برنامه ما دولمنتر بکن از نهایت گرم استودیوی جرزیده دست بده که محمود قلنشون بخیر هاتن سر چاوا هاتن که سرحات و که روزی هونجی بخیر هاتن سر چاوا هاتن گلک سپاس بیدست و صعبه سرچاوا که محمود هم رزید جارکتن دست پی بکن هر وکی ونزانن پیش جمع سکر بو 25 ایلون دیدیرو که کردستان دا روزی که تایبت روزی که مجویه هولدانا رفراندوم سرکابون کردستان به سرکاتیا برس رزدار سرک کاک مسعود برای باچو کتره کپسنه دنگی که گلک مثلا دنیا و ناو کرده دا همون زختن دنیای چند دولت امپریال جته دا و همو در و جیران نبخیر زخت خود لسر باشور کردستان تایبت شه لسر سرکاتی کردستان اوسا زخت که کرد که اکو نکاربن بهینی که بگرم لگل و اویجه لگل و درفتجه لگل و به امکانی آجه سرکاتی کردستان یک دقیقه که گاوه که شونه نوید لو و رفراندوم سرکابون کردستان لباشر کردستان به سرکفتی به سر کستن جوی روزه حتی روزه گلک بویر حتی گوهارتن پیشیاوی و دربازبوناوی دا کرم خورا اونجه لباکر کردستان لی کمیته که جبوی سرکابون رفراندوم کردستان هبو موجه تبلی کمیته بون دوی داری دا و کاروبار خود کرد و که سیاست پداره که لباکر کردستان تبینی و چی بود و چی دید اون تبلی بوی پروسسی بود دو پروسسی دول کردستان چی دید بریاوی و داویاوی هم به هفت درام مناقشه کن کرم کن بله دست به که دا از دخوازم چارپل مدیا پیروز بکن جبر که گلک انسان تماشای وید که بسر یوتیوب و وقتی به زیدی تماشای وید که تشتکی باشه تشتکی بشانک باشه یک یا دو صادق شرفکندی و حوالی برلین هاتو تکل کرن به حالی رژیم اسلامی یا فاشیست یا دیکتاتوری یا ایران هاتا از وانا بگیرتن به وزداری گرفتن به حوالی گرفتن دالاوی کشی مثالی همین همه من کمیته آماده کرد همچنان آنکره مگو همه چه آماده پارتیا بودیم و سازیا بودیم بعد مشکلیا به مسئله دوی بکرین مشکل رفراندوم دوی بکرین و تو ضرر خلطو تجمع به یعنی بس باشور کردستانه تو دهوتیا بجاره برای جیش پدایه یعنی اگر مبالا خطا کنه 2014 1000 میلیون و 200,000 دنگ یعنی هور یاز امضا کن کردم و استمانتون بکردم 2050 داشتی yani referandum nefermi hata kirin. Evji referandum nefermi bu paşe 25 Eylül'de referandum beklerdi. Yani beri veji beri referandum fermici referandum başarı Kürdistan'da millet havulda o cibo serpabun afa cibo devlet ekserkufa yaji beni bu konfederasyon racı Irak'da yani Irak'da ama he serkufa he bir yar standın yani به دست خاطریار استندن جبوه اوکرس هولدان و تشتکی او بود سی آخر 2017 از وارم بوترس چون با باشور کردستان و دمه سروکی باشور کردستان مسعود بارزانی بود مسعود بارزانی بود چه نوعی آنتونی گوترس نه آنتونی گوترس را رونشت و آنتونی گوترس هرچی قسمت اون یک بردی به طرف نشان داشتی دلیخان گل رفراندوم یعنی گوتنا ما وقت رای کشتی ناو نتویجی ویرکی دار رای بابر باشور کردستان سروکی باشور کردستان کو بیار کی آزادی بستیدن
بریار تنه مسعود بارزانی سروک مسعود بارزانی نستن همی پارتی در 15 پارتی 15 رخصتن به هفراد جویان و به هفراد او بریار ستندن وقتا او بریار ستندن دیزی 4-5 بریار یعنی از وارم 4 بریار به ودا هات ستندن یکم 25 ایلون وانا بریار ستند که 25 ایلون ده referandum gişt persi kurmancı ve gişt persi aslında kurmancı ya Kurdi zamanı ki Indiya Avrupa'ya ve Navara'da ve jveşin yani referandum pey ve referandum dikana bu karbine jber ko ne Türkiye o ne yani zamanı Indiya Avrupa'ya zamanı ki hep para kana bu karbine yani 25 Eylül 2017'da ve referandum beklerin ve bir nektir ve bana ve kişandı ve parlamentocu ne çalaktı. Ve parlamento be çalaktırı, parlamento Kurdistan'a carek rune, ser mesela ser mücare rune, riyare bistine. Problema dinabera goran serokya parlamento Partiya Demokrata Kurdistan'a ve bu ve ev hemi jipaşva biminin jiber referandum li peşe referandum bu Dahudiya milleti Kurd bu başarı Kurdistan'a jibo ser kadar riyare digre ser çaranevisa xwe biryara digre ji bo vê divê ew li paş bimînin o 15 partî û rêxistin Partiya Demokrata Kurdistan'a Yekîtiya Niştimanê Kurdistan ama bala ve bira bikişine Komela İslamê Kurdistan'a di destpêkê de heya dawî di nav de cî negir. Başê Yekîtiya çê navê wê Yekîtiya İslamê Kurdistanê Komela va ji hevkarî kir ama Komela di destpêkê de di nav de cî negir. Her li dijî referandumê bû li dijî wê helwestan yani gotina me ew e ku herçi îro jî Rojavayê Kurdistanê em muhatabê vê mesele dibin herçi tê serê Kurda Kurd zirarê dibînin di yekbûna wan ner yekrêziya wan da dibînin mutlaka yek bi avakî serê xwe dikişîne bi hêlekê ve deriyê hêla dik piranî ve jî ji ber ku rîzîko heye di rojalata navîn da yani çar devleta em dagir kirine çar devleta divê ji hember yani Irak, Türkiye, Suriye, İran mesela devleti veka Alman, veka Fransa, veka İngiltere divê ji va çar devleta rava çê navê peywendiyê xwe xirab bike têkiliyê xwe xirab bike ticareta xwe lawaz bike ku paşê piştgiriya Kurda bike vê jî nayê hesabê wan vê nakin ji dest wê divê Kurd berê her tiştî Kurd yekrêz bin wexta ku yekrêz bin ew devlet jî yê piştgiriya Kurda bikin heya du roja dawî jî devletên Yekbûyî Amerîka Wezîrê Karê derve şan de Başûrê Kurdistanê digo ne wexta referandumê ne wexta wextikê nîşan bide ew jî nîşan nedida yani Amerîka di vê meselede nevekiriye herçi qes divê Amerîka yani Kurd ji Amerîka dûr nekevin li dîsa ji Amerîka hinek tişta ji bo berjewendiyê xwe şîrove dike hinek tişta hinek ava ji bo berjewendiyê xwe davê o mînek ez tiştekî ji bo we bêjim em çûbûn me li Danimarka civînek pêkanî wê demê parlamentoya Danimarka'da divê me parlamenter bidîna ve mesela Kurd û Kurdistanê ji wan re rabigihanda fikrê wan çi ye yekî bîr nakin gote go eger hûn dixwazin tiştekî bikin sirf de herin Washingtonê îkna bikin heya ku hûn Washingtonê îkna nekin Avrupa nikane piştgiriya we bike nika ji bo we gav babêje va tiştekî rastî ye herçi qes Amerîka di derbarê Kurda da polîtîkaya wî siyaseta wî nevekiriye û tiştekî em nabînin ya tiştekî xweş weka dilê me çi dixwaze nabêje jî dîsa jî yek nîzama dinyayê îro kiriye destê xwe Yekbûyî devletên Yekbûyî Amerîkayê divê em peywendiyê xwe xirab nekin lê wê wateye ku em her tiştî gotinê wan bikin na divê em ji dûr nekevin em ji Amerîka dûr nekevin o mînak eger Amerîka nebûya yez bêtir zirar me bidîda vê meseleyê da ama Amerîka got bisekine û Kurda jî berfa da di pirdeyê da û heta wê derê
پشکریا ایران و ترکیه عراق اولورد پاش و بگریا ما كاك ما برسه كم هاي دوي وارده نها ون دست نشان كد به امریکا اگنه بنا روش ما خرابتر بنا ل ام همو وكي زانن كي دما كي شر پردج چه بو ل پیشبر ين هزم پیشمرگه هز بروانی کردستان بتان که اوی هبو بتان که امریکی بروانی اوی کرن هز کردستانی کرن حس کرن نه تنیا دوی درida جالی کرکوک جالی حاجی عمران جالی زمار جالی ابراهیم خلیل حس کرن کردستان بپلچقینه یعنی بگرن نابنا خود تنبونه من او بینن خوله دوی وارد امریکا گلو رولی که ارانی لیسته یا رب راستی جی هلی که دا سروکاتیا کردستان به اراده کردستان را گوتم بسکنه لی وقت دیار ند که سروکاتیا کردستان جی ویژن جرا دست نشان کرد گوته که ون بوم دبیجن باشه نه وقت که کنگی وقت بوم اوی دست نشان بکه اب گرابه وی تف بگرر اوی جی برسیبه سروکاتیا کردستان بو لی امریکا دوید دمیدا انگلیزی تیدا پیمانا یم پترول لی کرکوکی چکرن دوی وده نرینه وچه کرم کن که کو نهار راسته نوبر امریکا و یکی دولت امریکا و ترکیه دا به باوریه کرده اب راستیه کرد جبر کو دمن بوری دا امریکا جبو کردات پشتی نباش کریه لدی ساجی یک دنیای دیگه دسته و نظام دنیای سر نظام دنیای خودی بریاره دولت یکوی امریکا و ام هر چقدر رجالت نبین عرب بتن 300 میلیون ام نگارن وان سر بکن یعنی وسا بویا که به پیمان روزانه در کردستان بویا 4 پارچه یک پارچه که دیجی پارچه دی پارچه ریخستن پارچه که دیجی ریخستن پارچه دی پارچه یعنی اگر مشکلی ناونتوی نه و ام کرد نکانن بخوا سر خواب سر کبن اگر امریکا نبویا کرده راسته کردان برخدا قهرمانی کرد پیشمرگه قهرمان بود و دل برخدا و امریکا عراق شوندا آدی امریکا نبویا یه جارک دباتا جارک ده یه کردستان اشکا داگر بکرنا یا تا ابو هاتانا هولیر داگر بکرنا ابو هاتانا بر چی این کردستانه یعنی زرارک مزم یه بدانه کرده اما امریکا گو بسکنه هرچی قص امریکا یدی تانک فروتیه یعنی تو دولت بی خود وقت دولت یعنی امپاتی دیویژن امپاتی بکر اگر تو دولت بی تو تانک بفروشی تو چه نابوید بالا فرگان شهر بفروشی اگر به پیمانت تدا که گوتو با تو شهر بی شهری دا تیب کار نینی یه چاوا و تو نگانی کار بینی یعنی دولت نبانه نه تشتکی دنه دمه جاوه کی دولت علی بنره جاوه کی وقت دوستکی نه جاوه کی دولته وقت دولت عملی بنره ابجی منفعته اگر امریکا تانکا نفروشه طیاره نفروشه و یه چاوا دنیای جهان اداره بکنه یعنی دوی پری خواه بن دوی هیزا خواه بن دوی تانک خواه بن بفروشن طیاره خواه بن بفروشن یعنی یک دیتنه دا راسته وقت ناکوکی دخویه اما دوی ام وقت شرفان بکن که وقت ام دولت بن دولتك مهبه تانك مهبه نمجه بفروشن امجه بفروشن لیده یعنی طیاره مهبه امد مال داد اوید دپو داره نه امجه بفروشن امجه بخوازم بفروشن یعنی گوتو نبکن دولت یکوی امریکا دوی امجوی دور نکن اما هر تشتی خود تسلیم کن نه هر تشتی خود تسلیم نکن اما امجوی دور نکن با مینک باشور کن روجاوای کردستانه ایرو روجاوای کردستانه اگر دولت یکوی امریکا نبویا کرد دستپیک داد دوی یک ریزی خواه پیک بانینا اما حتی ایران هر یک ریزی خواه پیک نوانینا یعنی کی نخوازه کی دخوازه افتی مجاره کدنه اما امریکا نبویا کرد دی روجاوای کردستانه دا یک ریزی خواه پیک ندانی دیگر هم رونن دشتن و مجار نپاشه مجاره ندکرن اما امریکا کت نوبره کتیه روژا کتیه وردا هی زیده بالا دکشینه از بالا دکشینه هی زیده به دقت به جدی نزدیک هم دبن هم دو فهم دکن و دیتنین هم دخوازن هم دو پشیرینن یعنی گفتن اوه که امریکا یک دوی پشکریا ما بکن اگر که پشکریا اول ام یک ریز بند برپا بدن طبی او وکا شرط و مرجمه اول یعنی بیوش خواه نابه اما دوی بتانه اوه نابه دوی ناو نتویجی پشکریا ما بکرین که
ام کارم تشتکی بکن کنه و ام نکارم تشتکی بکن باشه که احمد محمود ببرید از خدا خواستم نابره بدم رول انگلیز دوی وار رفراندوم بده چه بو امریکا انگلیز رنتره انگلیز بهتر منفعت خود داره یک وجکا کردستان پار کری کردستان دای 4 ورقه انگلیز بخونه هی سیاست وک برد ماشینه یعنی نهاجی شقا اصل فات ترکا یک وقت یه سر وزیر یعنی بریتانیا از باورم جبو کردا امریکا بریتانیا چتره اگر کوام بریتانیا tabii lazım ekoam tu devlete durmak için ama debe em he balkeştir ben siyaseta Britanya. باشه رول بریتانیا ده اوی دا چی بو یعنی ده سرخاب رفراندوم سرخابو ده چی بو رول آوان چی بو چی کرن دخواز آوان چی بو و چه رولی که ارانی یا جنه ارانی لیسن دو بداری دا نها وکم گوتی دولت یکوی امریکا سر گشتی لأوروپا پدی باندوره نه بریتانیا تله yani ser Almanya jil ser Fransa pare ki vakat veje serfabon bi serfa biryara distine ama velatin ve Hollanda, Danimarka, İsveç, Norveç, Amerika devletin yekû Amerika veje çe ev. Britanya jil encame da daviye da ye bi ya Amerika bike. Bi ev bi serfa nake. Britanya ve emje balkeş ben jiberko yani despek kadar rojara iro pıskırırken rojara tanaviji Britanya teşko yani çar parça kerine Kürdistan'ı Britanya te eğer Britanya ne bu Kürdistan ne bu çar parça Britanya kır çar parça Britanya ve deme Fransacı ve bu hevale ve bu ama Britanya serkeşa ve mesele dikir o de referandum edacı evi ki ne yine bu çe nabi رولکی وینه باشه که محمود از من نبره که بچوک داده به پشرم وگرن جنابه و از دچم جدوره دیسا با کک سرحد گافوری اندام لقا 6 پارت دموکرات کردستان کک سرحد دست به که رفراندوم آستانگی مزن مباشر کردستان چه بود دعایی چه درکته کرم خورا دست به بکرد لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ کاک مححمود و کاک ڕۆژمامەند پێشەچی بە سپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکە کە ئەمڕۆ لە ڕۆژێکی مێژوویی پێکەوە تەنگەژەی ئەم ڕۆژە مێژوویە دەکەین بەیەکەوە کاویش ڕۆژی ڕفراندۆمە 25 کورد سەدان ساڵە خەبات دەکا لە پێناوی ئازادی و سەربەخۆییدا سەدان شەهید و خوێنیدا لە پێناوی ئازادی و سەربەخۆییدا ڕفراندۆمیش وەسیلەی ئازادی و سەربەخۆییە ڕفراندۆم هەدەف نییە سەربەخۆیی هەدەف و ئامانزی نەتەوەی کووردە لەبەرەوە ئەو ڕفراندۆمە بە هیچ شێوەیەک تاپۆیەکە شتێکی مهمی دەستی کووردە وەکو هەواڵێکی خۆمان گوتی تاپۆیەکی ڕەشی عوسمانلیە بە دەستی کووردەوە تا کورد هەیە دەتوانێت ئەم ڕۆژە بە کاربێنێ ئەم نەتائیجی ئەم ڕفراندۆمە بەکاربێنێ خۆی میلەتی کورد بە سەرتاسەری بە تایبەتی باشووری کوردستان کە باسی لێ بکەین ئەوان حەقی دەنگدانیان هەبووە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا حەقی دەنگدانیان نەبوو بەداخەوە ماف بەشدار نەبوونە لەوەدا 92 خەڵکی کورد 92.7 خەڵکی کوردستان دەنگی بۆ ڕفراندامدەوە ئەم بیرۆکۆیە لە ئەوەلی خۆی لە سەرەتادا بیرۆکەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بوو ئەو پێشنیاری کرد و ئەو لەگەر سەرجەم سیاست حزبەکانی کوردستان و سیاستمەدارەکانی دنیادا لەوە باسی کرد کە ئێمە مافی ئەوەمان هەیە گەلی کورد مافی ئەوەی هەیە لەسەر چارەنووسی خۆی ڕێی خۆی بدە بەداخەوە دنیا بەدگشتی لەگەر مەوزوعەکەی ئێمەدا نەبوو پشگیری تەواویان لێ نەکردین خۆشبەختانە خەڵکی کوردستان سیاست پارتە حزبەکانی کوردستان هەمویان لە کۆبوونەوەکە بڕیاری ئەوەیاندا کە هەمومان ئامادەین بۆ سەربەخۆیی کوردستان مەعەدا وەکو کاک مەحموود قلیت ئیشارەی پێدا کۆمەڵە نەبێ ئەوی تر هەمویان تێگرای پارتەکانی کوردستان بڕیاریان لەسەر ڕفراندۆمی کوردستاندا لەسەر گشتپرسی کوردستاندا ئەمە شتێکی ئەساس بوو بۆ ئێمە زۆر باش بوو
لە دوای ئەوەدا کە ڕفراندۆم بەرە و نزیک بۆەوە بەرەوەی کە تەسبیت بکرێ و خەڵک دەنگی بدا لەسەر حەز دەکەم لێرە ڕۆلی ئەوروپا لەبیر نەکرێ ئەوروپا و بە تایبەتی ڕەوەندی کورد لە دەر لە وڵاتانی جیهاندا دەورێکی بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەڵمانیا من دەرێم کە ئێستا لێرە دەژێم شاری کۆڵن کە سەرتاسەری دەنگی ئەوەیدایە بۆ پشتگیری ڕفراندۆمی کوردستان و خەڵکی دەرەوە دەتوانم برێم لە 99% دەنگی بە ڕفراندۆمدا ئەمە تەسیری کرد بۆ و ئەم تەجەمع و کۆبوونەوانەی کە لە ناو ئەوروپا کرا تەسیری کرد بۆ ناوەوەی کوردستان تەسیرێکی تایبەتی خۆی هەبوو هەمووی تێگرای خەڵکی کوردستان دوایی خۆشبەختانە لەگەر ئەم ڕفراندۆمە بوون و هاتن دەنجان بە ڕفراندۆمدا ئەوەی کە جێگای تەئەسوفە بۆ من و ئێستا کەوکو کاک مەحموود ئیشارەتی بە شتێکدا لەسەر مەوزوع ئینگلیز و ئەمریکا هەمویان دژ بوون ماعەدا کەم چەند کەسانێک لە ناو ئەوروپا نەبێ ئەویش وەکو شەخسی نەوەکو سیاست دەنا ئەوانی تر هەمویان دژ بوون بڕیارەکە جەنابی سەرۆک بارزانی دای و سەرۆکی هەرێمی کوردستان بوو جەنابی سەرۆکی هەرێم دای ئەو کاتە بڕیاری ئەوەیدا کە ئێمە یان مردن یاخود ئێمە ئازادی سربەخۆیی خۆمان داوا دەکەین و خەڵکی کوردستان مافی ئەوەی هەیە حەقی ئەوەی هەیە داوای ئازادی سربەخۆی خۆی بکە ئەوە بوو ڕفراندۆم کرا و نەتائیجێکی باشی هێنا پرۆسێندێکی زۆر باشی لەگەر بوو خەڵک وەکو باسم کرد بەڵام بەداخەوە دیار بوو گڵۆپی سەوز بۆ حکوومەتی عێراق پێکرا و بوو هجومی هێنا بۆ سەر باشووری کوردستان و خیانەت کارانی شەندە خیانەتیان کرد 16 ئۆکتۆبەر کەرکووک بەداخەوە کە ئەو ڕۆژە لە دەستی ئێمە دەرچوو تا ئەمڕۆ کەش نەگەڕاوەتەوە بۆ کوردستان ئەمە نەتائیجی دوای ڕفراندۆم بووم و ئێمە بە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو لەشکری شۆڕەجێری کوردستان بەدەیان شەهید و بریندار و خەڵکی قارەمانمان لە پێناو کوردستاندا گیانی خۆیان بەخشی کە جێی شانازی و سەربەرزین بۆ ئێمە هەتاهێش دەمێنن ئەوان ئەوە نەتائیجی دوای ڕفراندۆم ئەو شەڕە بوو کە ڕووی داهات و ئێمە مەجموعەیەک شوێنی کوردستان تا ئەو ڕۆژ وەرمان نەگرتیتەوە لە دەستماندا بەڵام حەز دەکەم زۆر بە ڕاشکاوانە بە جەنابتان و بە هەموو خەڵک بڵێم ئەگەر ڕفراندۆم ئەوان 100 ئەوەندەی کەش دژی بن 100 ئەوەندەی کەش بە تۆپ و تەیارە هجوم بکەنە سەر عێراق ئەمە ڕۆژێکە و تاپۆیەکە و نووسرا لە نیوچەوانی کورد تازە ڕەش نابێتەوە کەسێک ناتوانێت لای برێ ئەم ڕۆژ ڕفراندۆم تەسبیت نەبێ سبەی تەسبیت دەبێ ئەمە دانراوە لە شوێنی خۆی ڕاستە تەسبیت نەبووە بەرهەمەکەی وەکو خۆی نەهاتۆتە جێ بەڵام ئەو ڕۆژ نەیبینین سبەی نەدەیبینین ئەمە کارێکی زۆر پیرۆز بوو ڕۆژێکی زۆر مێژوویە و خەڵکی کوردستان سەرتاسەر بەگشتی تێیدا بەشدار بوون تەنها ئێمە ناڵێن پارتی دیموکراتی کوردستان هەموو خەڵکی کوردستان تێیدا بەشدار بوون و جێگای دەستخۆشی و سەرکەوتنەوە ڕفراندۆم ئەمڕۆ کە یادی ڕفراندۆم دەکەینەوە دەبێ ئەمە بزانین ئەم ڕفراندۆمە ئەمە سێمی ساڵە یادی دەکەینەوە بەڵام بەو هیوایە کە لە ساڵی داهاتوودا یادی نەکەینەوە تەسبیتیکەین سەرکەوتوو بین کوردستان ئازاد بێ و سەرجەم حیزبەکانی کوردستان سەرجەم خەڵکی کوردستان واتە مەشاکەن ئێمە بێ دەوڵەت و بێ نازنامە هیچ نین ئێمە ناسنامەمان نییە ئێمە ناوی خۆمان نییە تا ئێستا لەبەر ئەوەی کە لێشمان بپرسن دەبێت سعاتێک دانیشین شەرحیکەین بڵێن کوردین لەش فرانجین لە فرانجین بەڵام ئەگەر ئەو ناسنامەمان هەبوو ئەو ڕفراندۆمە سەری گرت ئێمە چەندی لە پێناویدا کورد چەند خوێنی لە پێناوداوە کە بەدەیان هزار شەهیدی لە پێناوی لە کوردستاندا لە پێناوی ئەو سربەخۆی و ئازادیداوە ئەمە خوێنێکی زۆر لەوە زیاتر ئەوەی کەوان تەسەوری لێ دەکەن کورد ئەو ڕۆکاتی نییە ئەیکەی کاتیتی چ وەختێک کاتیتی لەبەر ئەوە من ناچمەوە سەر قسەیان کاک مەحموود زۆر بە جوانی باسی کرد ناچمەوە سەر ئەوەی درێژەی پێ بدەمەوە بەس دەڵێم ئێمە ڕفراندۆم ئەم ڕۆژ سەر نەکەوێ ڕۆژێکی تر دەکەوێت ساڵێکی تر دەکەوێت لەبەر ئەوە ڕفراندۆم بە هیچ شێوەیەک نە کۆن دەبێ نە لەبیر دەچێ
نەبێژوو دەتوانێت بیسڕێتەوە نە هیچ کەسێکیش دەتوانێت لای بەرێ لەبەرەوەی 92.7 سنتوال خەڵکی کوردستان خەڵکی باشووری کوردستان دەنگی بۆ داوە حەقی خۆیانە مافی خۆیانە لەسەر ئەم وەزعە کە داوایان کرد. باشە کاک سەرهات دەربارەی رەفەرەندوم دەزبار کە تو دنیا تو کەسێکی نکارن پێشوەری بێ رەفەرەندوم دەرکەوێ ji vekî îrada netava Kurd li Başûrê Kurdistanê bi cî hatiye bi çavdariya dewletên yekbûyî jî li wê derê wekî çavdar amade bûn gelekî yên dewletinê jî li wê derê bi her şêweyekî vê prosesê taqîb kirin tu kesekî nikar bike ew niftekî zêrîn destê Kurda dayê bi her awayekî kengî bebe ew nifte wê derê serxabûna Kurdistanê dê veke lê me pirsê min li ew ê pêş serxabûnê li dokanê li gel Partî Demokratê Kurdistan Yekîtî Niştimanî Kurdistan û hizbekanê dinê gengeşîkê li ser vê prosesê hebû di vê prosesê de xeteriyekî yên navxweyê eşkere dibû hûn wekî her wekî baş dizanin de Kasım Suleymanî û dewletê pêgirtiyê li gel wî kar dikirin ya jî wekî li gel wî wekî pêşewarê kiribûn Iraqê û li Kurdistanê ji bo tahrîbkirina prosesa Başûrê Kurdistanê rolekî gelekî ne erenê lîstin di dokanê de sê roj du roj ya sê roj de ew kê civîn berdewam kirin ew xeteriyetê li pêş dizanîbûn dihate kirin gelo evî xeteretê baş hesab nekir Serokatiya Herêma Kurdistanê an çi bû tiştekî de hesab da çênebû ki ew darbeyê ew îxanetekî li Başûrê Kurdistanê pêk hate کاکە باران ڕاستە کۆبوونەوە بوو پێشەوە لە دوکان و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەجددی هەوڵی ئەوەی دا و لە ئەوەلەوە تا ئاخیر هەوڵی ئەوەی دەدا کە کورد یەکگرتوو بن تەسلیمی شوێنێکی تر نەبن خیانەت لەگەر یەک نەکەن بۆ ئەوەی ئەم ڕفراندۆمە سەرکەوێ دوای سەرکەوتنەکەش کە بڕوا بۆی بتوانین لە نزیکدا بەو ئەو وەسیلەیە بگاتە هەدەفی خۆی کە سربەخۆی کوردستانە بەڵام بەداخەوە وەکو جەنابیشت و هەمووشمان دەزانین هەر چاردەورەی ئێمە دوژمنە و چ لە تورکیا تەماشاکەی چ لە سووریا تەماشاکەی و چ لە ئێران تەماشاکەی و عێراق ئەوکە ئێمە لە ناویدا دەژین ئەمە واقعەتی جوغرافیای کوردستانە بە ئێمە لا نابردرێ و ئەوان بە تایبەتی ئەو کاتە سلێمان قاسمی کە ئێستا ڕۆیشتونەمە الحەمدولله بەجددی لەسەر ئەو مۆزوع هەوڵی دەدا و لەگەر مەجموعەیەک لە ناو یەکێتیدا و لەگەر عێراقدا اتفاقیان کردبوو 16 ئۆکتۆبەر خیانەتیان لە کورد کرد ئەم خیانەتە زەربەیەکی مێژوویی لە کورداوە لەبیر ناکرێ بە هیچ شێوەیەک و ئەمە جاری جاران نییە برەی کەس ئاگای لێ نییە هەموو دنیا باش دەزانێ هەموو خەڵک باش دەبینێت چونچین ئەمڕۆ میدیا زۆر بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا شتەکانی پێشان داوە بۆ خەڵک ڕوونە بەس دەگەر ئەوەشدا من نامەوێت زۆر برینەکان بکولێنمەوە هەڵی کۆڵم دارێککە بچمەوە سەری بۆیە هیوادارم ئێستا ئێمە گیر و گرفتی زیاترمان لە بەردەمە ئێمە کێشەی زۆرمان لە پێشە ئێمە مەشاکیلی زۆر تایبەتمان هەیە بە ڕووی اقتصادیەوە لە ناو کوردستانیجا لەبەر ئەوە ئێمە علاقاتمان لەگەر هەر چوار پارچەی کوردستانیش دەوری خۆماندا هەیە و علاقاتی ئێمە وەکو علاقاتێکی سیاسی بۆ خزمەتکردنی کورد و کوردستانە بۆ خزمەتی گەلی کووردە نەمەوزوع لەسەر ئەوەی کە هەندێک کەس بۆ بەناوی پارتی دیعاە دەکەن یاخود قسەی ئەو لابەلا دەکەن لەسەر ئەوەی کە پارتی خۆی تەسلیمی فلان دەوڵەت و فلان دەوڵەت کرد با باش بزانن پارتی ئامادە نەبوو هەموو دنیا حەولیدا گوتی بە سۆرۆک بارزانانی گوتی نابێ ڕفراندۆم بکرێ گوتی ئەگەر ڕۆژم بۆ دیاری نەکەن دەیکەم ڕۆژیان دیاری نەکرد جەنابی سۆرۆک بارزانانی لە 25 ڕفراندۆمی خۆی کرد توی لە هەموو دنیا ڕانەگرت ئەمە لەبەر ئەوە نییە کە برەی دەبێ وابێ نە لەبەر ئەوەیە بارزانی لە سربەخۆی کوردستاندا باش ئاگادارەوە باش دەزانێت کە کورد ڕنج و خەباتێکی زۆریان بۆ ئەوە داوە ئەوانەی کە خیانەتیشیان کرد کە هاتن ئەو خیانەتیان لەو کاتەدا لەو سەردەمە کرد خاڵێکی ڕەشە بە مێژوویەکی لەو مێژووەدا بە لە مێژوودا بۆیان دەمێنێتەوە وەلا نابردرێ بەرنیوسەوانیانەوە دەنووسرێ کورد دەبێ محاسەبەیان بکە بەڵام هیوادارم
ئێستا بینە سەرخاڵی ئەوەی کە بتوانین هەمومان بە یەکەوە کار بکەین بۆ خزمەتی کورد و کوردستان چونچین هیچ ڕێگایەکمان نییە لە غەیری لەسەر دانیشتنی مێز و پێکەوە و چارەسەر و گیری و گرفتەکان لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستان هەر شوێنێکە بێ بۆیە هیوادارم ئێمە لە دەرەوە ئێستاکە من لە ئەڵمانیا دەنیشم عاملی خێری ئەوە بین کە کورد بتوانێت زیاتر یەک بگرێت ئێمە لە لێرەدا لە ئەوروپا لە هەر چار پارچەی کوردستان و کوزەنابەت دەزانی یەک دەناسین یەکتر دەگرین عێراقاتمان هەیە پەیوەندیمان هەیە بۆ بەهێزکردنی کوردستان و هیچ فەرق بەوە ناکەین هیچ سنوورێک نابینین وەکو سنوور بەڵام زروف و سیاسەتی ئەمڕۆ وایە بۆیە وا دەخوازێ کە هەم باکوور و هەم باشوور و هەم ڕۆژ ئاوا و ئێمەش وەکو بریان هەم ڕۆژهەڵاتیش دەبێ دراستەتی سیاسەتی خۆیان بکەن بە چ شێوەیەک دەتوانن ئەمڕۆ لەو بار و زروفەی کە لە کوردستاندا هەیە زەربە بەم چرایە گەشەی کە لە کوردستان هەڵکراوە نەگەێنن و هەمومان لە دەوری ئەم چرایە کۆبینەوە بۆ ئەوەی و دیفاعی لێ بکەیت بۆی بتوانین ڕۆژێک لە ڕۆژان ئەو ڕۆشنایی کە لە کوردستاندا هەیە شەوقی خۆی بداتە شوێنەکانی تری کوردستان و هەمومان ئازاد و سربەخۆبی باش کاک سەرهات gelek spas dikim ez bawerkim ew şeq hemû parçekanê Kurdistanê ron dike min pirseke min heye û pirsin diyên temaşewana heye kak Mirza pirsekê heye dibe kak Serhat Gafurê em cennameyê kombînavê layê hizbekan li dokan çi bû yek yên duyemî kaktera pirseke dibe li başîrê Kurdistan Kurd bi rastî ji bo serxebûnê amade ne بەنسبەت کۆبوونەوەی برین دوکان ڕوونە من باسی کەمیان باسی نەکەم و بۆ ئەو برادرە ڕوونی کەمەوە نەیرە چەندداری گوێ لێ بۆ بەس بۆی دووبارە دەکەمەوە ڕوون و ئاشکرایە یەکێتی نیشتمانی کوردستان کابرا ئەوەی ئێرانی لەسەرەوە بووە لە کۆبوونەوەکە دانیشتووە خیانەتیان کرد اتفاقیان لەگەڕوان کرد اتفاقیان لەگە عێراق کرد و دیبینیتان پشتی پێشمەرگەیان بەردا و جەیشی عێراقی هاتەوێندەرێ ناچار بوو ئەو کاتە هێزی پێشمەرگەی کوردستان بکشێتەوە بۆ ئاتون کۆپری و بۆ منتیقەی مەخمور و بۆ پێشکەرکوو ئەمە واقعەتێکە ینی ئەمە ڕوونە ئەو کۆبوونەوە ئەوان گەیشتە قەناعەتی ئەوەی کە لە کۆبوونەوەکەدا بڕیاریاندا بە پارتی و سەرکردایەتی پارتیان نەگوت ئێمە وا دەکەین وتیان ئێمە لەگەر ڕفراندۆمین لەگەر ئێوەین لەگەر ئەوەین کە دیفاع لە کەرکووک دەکەین بەڵام بەداخەوە دوایی لە دواوە خیانەتیان لە ئێمە کردوە بەڵێنەکەی خۆیان وەکو کۆبوونەوەکە نەگەیان دەزیێ بەداخەوە ئەوە واقعەتێکە کەک سەرهات ئەم دەتوانن بڵێن هەموو پارتیەکانی کوردستانە لە دۆکان یەک تشتێکی سەرڕاستکردن گوتن ئەم لەگەر ڕەفەراندۆمێنە لێ دەمە ڕەفەراندۆ پێک کاتە 16 ئۆکتۆبرێدا لەوێ دەرێبەرەی کوردستانê ku piraniya wî ji yekîtî nişmanê Kurdistanê ava dibû ew ê bereyê yên Kerkûkê hemû tamam vala kir lê ez tiştekî ez baş dizanim dîsa bi serokatiya min navê bîrkirim dîsa yekîtî nişmanê Kurdistanê li wê derê ew bi xwe jî birîndar bû bi zorê li wê derê xilas bûn yani yekîtî nişmanê Kurdistanê ne hemû li gel vê biryarê bû wê kifekşandinê bû ew ê îxanetekî 16 Oktoberê li evê bû li Kurdistanê bû ne li gel wan bû rast کۆسرەت بۆ خۆی یەکێکە لە ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو لەوێن دەرێ خۆشی بریندار بوو شەڕیان کرد بەڵام مەجموعەیەک لە ناوی یەکێتی خیانەتەکەیان کرد مەجموعەیەک تەسلیم بوون لەوە نە هەموو یەکێتی و لە دوکان بڕیاری ئەوەیاندا کە هەموو پێکەوە دیفاع دەکەن دیفاعیان کرد بەڵام ئەوان ئەو برادرانە لە پشتەوە پێشتر چەند ڕۆژ پێشتر ئەوان ئیتفاقی خۆیان کرد بوو و پشتی پێشمەرگەوە جێیشی عێراقیان هێنا بەڵام هەرنا هەموو یەکێتی نەخێر هەموو یەکێتی ناوە ئەحزابەکانی تریش کەسیان لەگەر ئەو خیانەتە نەبوونە تەنها مەجموعەیەک لە ناو یەکێتی مەجموعەیەک لە ناو یەکێتی ئەم وەزعیان کرد بەداخەوە بەس بەو هیوایم جارێک کەس دەڵێم ئەوە نەبێتەوە ئەو خاڵە بتوانین ئێمە ئێستا پێکەوە دەست دەناو دەستێن وەکو کورد هەمومان بە یەکەوە سەرتاسەری کوردستان بۆی بتوانین هەم کەرکووک وەگرینەوە و هەم بتوانین ئامانجەکانی خۆمان بگەینە هەدەف و ئامانجەکانی خۆمان کە ریفراندۆممان بۆ کرد کە ریفراندۆم وەسیلەیە بۆ
سەر بەخۆی کوردستان هەمومان بەشدار بینەوە و هیواداریشم جارێکی تریش کورد بە بێژوی خۆیدا بگەڕێتەوە تەماشاکە چەند جار ئێمە لە قیمە بووین و بەربۆتینەوە دەرسمان لێوە گرت بێ و دەرس لەوە وەگرین بۆ ئەوەی تووشی ئەم وەزع نەبینەوە. باشە گەلێک سپاسی و کەک سەرهات ئەس نها بەدگەرم سەر ڕۆژێ مامەند لێکۆڕینە استراتێژیەکی یەن بخۆ ڕۆژهەڵاتی کوردستانê lê demekî demin durê jê li başûrê Kurdistanê jê karo xebatî berdam kir îsta li dervayê welatê kek rojê bi xêr hatê kiram ke. Spas ji bo we slav ji bo birêz kak Mehmûd Qilunc û kak Serhed û spasiya we dikim û spas ji bo temaşevan e jî. Niha bi rastî li ser şirovekirinekê eger em pêşkeş bikin li ser referanduma serxwebûna Başûrê Kurdistan gelek netîcem karin jê derxin, gelek encamim karin jê derxin. Tiştê ku gelekî muhîm e berî her tişt gerek em viya bîne ziman hûn dizanin ku milletên ku kolonî bûne gelê ku têne dagirkirin gelê perçiqandîne û di nav wan de bawerî dişke hêvî dişke bi taybet milletê ku di tarîxa xwe 500 salê dawî de ku bi daha car radibe dikeve radibe dişke di milletekî wisa de hin rewş hin taybetmendî çê dibin ku bandor li ser psikolojiya wî milletî dike. Nimûnan bijin belkî we jî diqet kiriye em zarok bûn gelek carna di nav Kurda de tiştek hebû em gelek dikeniyan got pir mekenin wê tiştek beqewme wê tiştekî bêser me. Heqîqetek e ji ber çi heta milletek bûn ku kenînekî me ji bo xwe rewa nedidî ji ber ku em ew qas şikestî bûn pir xweşî me dîtiba me digot wê tiştek beqewme ser me. Niha referandum çi kir? Tu zanî nav Kurda gelek partiyên Kurda gelek şexsiyetê Kurda hebûn eşkerek gotin pir daxwaza daxwazê xwe mezin mekin bilan tiştê xwe nexwazin tiştê rewan pir nexwazin wê bêne ser me bê me bişkînin wê hêrîş ser me bikin. Ev bêbawerî netîceyê va tarîxa va 500 salê dawî ye. Ev 500 salê dawî ku piraniyê cara ji mîrnişîna bigire heta serhildanê Şêxa û Bega û heta serhildanê partiyên siyasî Kurdistanê de çêbûye şikestinin pey li pey peyderpey bû ye sebeb ku psikolojiyekî me wisa çêbû bê bawer. Birêz Serok Barzanî vê bi vê biryara xwe ev psikolojî şikan pêwîst nakin pir li bendê bisekin. Pêwîst e em bi cera barî bîne ziman. Referandum vî dîwara şûşe şikand. Ev bandorek çêkir. Lê birayên hêja tiştê ku heye em werin şovekî ser bî rewştê bikin ku gelo duwarê rehend û boyûtê wî yê hundur de duwarê rehend û boyûtê wî yê navçeyî de duwar û rehend û boyûtê wî yê cîhanî de referandum çi derxist çi çêbû. Eger hûn bara xwe bidin zanist de diplomasî de çemke bêjin balansa hêz jê re dibêjin. Eger li gor qanûna balansa hêzan biçin dema dibêje di navbera du hêz de dema balans têk diçe hêzek mezin dibe û hêzek biçûk dibe hêza ku bi hêz dibe quwet dibe ji bo çareserkirina pirsgirêka li şer difikire wê şer pêş bixe. Meselê referandumê duwarê xwe yî navçeyî de duwarê xwe yî Iraqî de di rehendê xwe yî Iraqî de wisa ye. Rast e eger em bên şirove bikin di rehendê Kurdistanî de moralek çêkir Kurdistanî hemû bûne yek deng. Rast e eger em bên şirove bikin meşruiyeta referandum meşruiyeta hundur meşruiyeta netewiya referanduma serxwebûnê meşruiyetekî temam e û piraniyê mutlaq Kurda dengê erê dane serxwebûn dengê erê dane referandum pêşwazî li referandum kirin bê şüphe
اف مشروعيتك تماما مشروعيت خو هي مشروعيت خو هندر تماما لي تشتكو الوزي دو هندر دا تشكرن ودفيا باطانا خواندن كي باشتر جيرا باطا كرن هن تشتون هند زانن اگر ببیراوه پشتی هلبجارتنی کوچه بو رحمتی نوجوان مصطفى بسروک بارزانی را پیمانک واجو کرن اتفاقك جبو حكومتي واجو کرن دوی اتفاقه ده لها هاتبون که رفراندوم چه ببه جبو سر خوبون تفدارا گوران واجو کر بو اشتاری آوا کرنا دولت ببه رفراندوم به هفرا بکن لسر پروژه استراتیجیک لها هاتبون مخابن دما واده قانونی سروک بارزانی تمام بو سروک بارزانی بخون همه شانج پارلمانتوی کردستان ده دنامه دا نویسان کدام عملی قانونی خاص بیه بالپارلمانتو بریانک درخه به مسئله سر بکن مخابن سروک پارلمانتوی کردستان یه ویدنی شنو به مسئله بقول بینه بکا فرصت دامه کی ده که هرما کردستان دناو جنگکی مازن بو نزيد 1000 كيلومتر جنبه بو شبكه ايمان ونمان ب 10 وهمي هذه الدنيا كو دبي شريده سركبه بلا ملا سروك برلمانتو خيرانك درخص كريز درخص كو ند دماوي دبو بتعيبد دما شهر ده ندبو كو في كريز درخص با اف كريز داكت برلمانتو داليا برلمانتو هات داخصن هات قرتن بروبلم مازن بوکو یک جه پروبلم کو درکت میدان پاش فکشاندنا تفضل بوران بو جه پارلمانتو و قیران کو چه بو و پشتی ویاجی گرتنا پارلمانتو بو یعنی بریاره کو جبو رفراندوم هات استاندن بریاره تماشاوان هجاز باور دکم که کروژه خطه درچو دما هاتم جی مای من بردوام بکن که محمود جی که لی مای کرم خورهم بردوام بکن اصل خو پرسش بوی اوی هاتبو جبوی که کروژه هاتبو لی از خوازم دوین پرت جنابی وجه که کاسم ارگون پرس کری از جاری کردن لی که کروژه جه پرس بکن دبی پرسامش بوی که کروژه مامان لی از بو همیاد بیجم گلو دبی احتمال هایی که سیاست بریتانیا در حق کردستان ده به آوای که ارانی bu gohre, ji bo vê gohrên divê Kurdistanê siyaseteke çawa bimeşîne yani de salatariya Kurdistanê siyaseteke çawa biafirîne ke da ku bikare be yên Brîtanya kek rojê hate biwarê em dîsa vedgerin ser wê kek rojê divê warê de pirsekê hate bi dixwaze bê pirsê carektinê berdewam bikin da ku vê navberekê biçûk jî bira vala neçe Kek Kasım Ergün jigîrê Serokê Giştî Partiya Azadiya Kurdistanê pirsa wî hedibê ê var baş pirsa min ji kek roj mamend gelo ihtimal heye ku siyaseta Brîtanya di derheqê Kurdistanê da bi avakê erenî biguhore ji bo vê guhorinê divê Kurdistanê siyasetkî çawa bimeşine yani desthilatdarê Kurdistanê çi bike ev vê guhartinekê erenî ji alî Brîtanya bête çêkirin keremke سپاس دکم جبو قاسم گوش بو پرسیاری بی بریتانیا سیاست خود نبی سرخوبونی رابویه جه سال 1924 و برده آسنگین مزن کوریپیشیا دولتون کردستان باشور چه کریه بریتانیا بو و جا داوی دربه داوی جی لرفراندوم سال 2017 لیخص لی گوارتنه کی کوبنگاهین هیا سیاست بریتانیا نابین و ام بکرم بیشن کو همی فاکتوری کو بو سبب کو رفراندوم سر نکبه همی بریتانیا بو جبو بیاجی اف تشتکی زلاله ما قلت کو اف مشروعیت می هندر تمام بو و مشروعیتانی کو ناف روشه کو لهرم کردستان ایران چه و پارلمانتو نبو آلیکی دی دوار عراقی ده اگر هون لبنیرن مخابن دیویا اگر توجی من برسی دما هری باش جبر رفراندوم سال 2014 بو چما 2014 جبركو 2014 دولة العراق هرفي مشروعيات خوش دست دا مو سلطات
کروچه ایرو زحمت ده تبلیغونا برنامه دا که معبود او پرسه با جناب وزیر دربازکی از که سرحش دعایی پرس بکم کرم که گلو گوهارتنا نرینا یم بریتانیا کوپاچابونا کردستان مزن ده رول که اساسی لیستیه بون چه دبیجن دبی کرد چه بکه سیاسته که چه بمچینی که داکو بکارن بریتانیا امریکی اون دولت ین بیانی ین تایبت ین روجابا بکشنن عالی خو داکو بکارن به هفدورا کار که ریکوبک و پیشیا سرخابونا کردستانی بکن کرم که روژه تشتیم خوش دیگه ولی روژه باوریم تشتیم خوش دیگه بریتانیا هم دست پیکه دا روزانه و حیایی رو تم رول مینی لیستیه دو شرطی به هنر بریتانیا سیاست قبوله یک به نقشه یا ایرو کروجالات نابین یا که بریتانیا جزر کری به گوهرتن یعنی هماهنگی روجالات نابین به گوهرتن دنگه ترکیه بین دنگه به گوهرتن دو کرد به یک ریزیا خواه بکنید اگر کرد یک ریزیا خواه بکنید کس جبو کردا شر ناکه یعنی کس ناید کردستان یا درک دیج با کردا شهر ناکه جکا نفروشه کردا پشکریا کردا و اشکره نابجه جبر کد دنیای ما دا ایرو هر کس چی منفعت چی برجوانده خودگره جکا دفروشه آوتو ایروش ترکیه تکنولوژیا نها هی لترکیه همیشه اروپا ده سدی سه نپر نچار سدی سه تنه اخراجات ترکیه در وفروتنا ترکیه دا تکنولوژی بلند هست. یه ده همیشه روجرات نوین جه اروپا به دست خستیه جه اروپا آنیه حتی که به تلویزیونی که هم تماشا دیکن کامپیوتری که هم bilgisayarı که هم چت کن کامپیوتری که هم بدلیزن بوز دلابی که مال آمده همیشه اروپا وقته یعنی اروپا ترکیه با بازار ترکیه عراق و ایران نهای ایران احتمال که demek avarta daya ama taybeti Irak و Türkiye jibo Avrupa bazarı gelek beraha gelek bazına kas jibo kurda şer nakardı ve yek em kur sıfahatın ne bu em sıvanene hakkı mey sıfahatını tınne em sıvanene ne mümkün em sıvavarın yani dama kahramaniye jinana dama diplomasiye em iro em rabın sericiya şer kozik avukun kas bumanı konu کس نکال هم بر من راوسته ام سر نکته به حیایی جبرکو ما دیپلماسی بکار نانیه برکو ما حقوق ناونتوایی بکار نانیه ام جبه استفاده نکریه و تشته ده یعنی تشته وکوی بومینا کشه پیمان لوزانه خال 39 از باورم 39 دخالا 39 دا دبندک ویدا دبیجی هر همولاتی ترکیه دکانه ده دادگاه دا ده بازار دا ده مال ها دا ده چارشیه دا ده اوه دا زمان خواه کار بینه اما پشت پیمان لوزانه ترکیه زمان کردی قدخل بود کسی نگوتیه که پیمان لوزانه ها دو بیجه من نگوتیه ام نزانه جبرگو ام نزانه حدوه ام حقوق ناونتوی زانه بن ام دیپلوماسی ام کار بینن و دما که ام یک ریزی خواه پیک بینن که ام دیپلوماسی ام کار بینن ام حقوق ناونتوی بکار بینن او نقشه پروژالات ناوین هاتیه چیز کرن به دست بریتانیا وقتا که هماهنگیار رجالات ناوین که حتی گوهرتن بریتانیا سیاست خود گوهره حتی وی روژه ناگوهر چما جبو ما ورا شهر بکر چما جبو ترکیه ورا شهر بکر جبو کرده ترکیه شهر بکر چما ترکیه دست پا برده yani sebebi de amzanı ben bu am zamanene am dünya iro am cihana iro fam bikin am devleta iro fam bikin jiber ku yani cihana iro ne vakbare ihtimal ku derfet edmezin kate desti kurda iro derfet edmezin no kate desti kurda derfetin jgora cihana iro derfetin de am bekar binin bu minak jbaşuri Rojavay Kurdistan'a eğer derkata یه پیگه بگوتم قهرمانم شهید دبن مهابه بخور جان دیها کریه بتشتید همه ست بگوتانا اما شنوی که دست پیکه دا که به انسکه و
به have بکرنا که یک ریزیا کردا به جیبان ترکیه دکانو بود سر کانیه که و یا جد افرینه که و افرین تالان بود افرین دستاوین جنا دستاوین ام تنه جای شنگاره 2008 و تشتکی وسا هی جنه ما وانداینه کرکه ما تننه جنه ما دست داعش دادن چما جبر کو پکی ام بینی خورماتو و جر جالی ایران یعنی که خواهیدی کرو براستش خواهیدی جی کر وش دست چون پکی لشنگو محمود چما چون پرده چما هات لپرده سکنی چما او دارنا چون یعنی دوی ام یک ریزی خواه پیکنی مزد دوی که پدیا دا او هیا جبو رفراندوم بکردی هاتی نویساندن دو هز هنه که لدجی رفراندوم دست پیگه دا الوسط خو اشکره کرده یک کمالا کردستانه کمالا اسلام کردستانه یک پککه برانکارکان درخستنه بدمه برانکارکانه که ترکه ما رفراندوم کرده چیزانه کردستان صفابونه کردستان چیزانه مافی کرده چیزانه یعنی چوی برال قندیله به یعنی قندیله بونه چه اوی تشتیوی زیده کرد یعنی گوتن اوه که ام کرداش دوی ام کردش خواه خدی در کرد ام یک ریزی خواه پیک بینن ام دیپلوماسی کار بینن ام حقوق ناونتوی ام زانبن فراست آمد بلند به ام واتش نه زانبن اگر نه مثلا امریکا بو مینک مثلا نوار قفور دو بیجه که ام ما قهرمانی کرد راسته ما قهرمانی کرد بگومان ما قهرمانی کرد اما امریکا دو روزال بروه وزیر کار در و هات سروک برزانی دید هولیره گفت که ایچ 2 سال دا اما حل بکن به مسئله یعنی جبو سرخابونا کردستانه جبو رفراندوم کردستانه اما تاریخ که از نگارم را بدم و ایچ 2 سال دا اما او بکن دوی بیا دوستا یکو کنیکی جستی خارج برمدن هنک دخوازن هنک تشتا بکن دوی هم گداری الوان بکن اگر بومینک دویجی ل دکان جوینک چه بویا راست دکان نهده جوین چه بونا شکار دست بگه ده حتی باشه یا داوین دکان جوین چه بو دکان ونری کو ادی کرد یک ریزی خواه بکتینن پاره کرد دوی هر دخوازن تسلیم عراق کرد دوی ام فکر به مسئله نما و ام دست بردن کرکوکه که ام دست بردن و ام خانقین دست بردن دوی ام بفکرن که ام چه بکن نواد دوی ام بفکرن که یعنی نه مثلا روژا قهرمانیه نه روژا شر کوزگویه دوی ام دیپلماسیه و حقوق ناونتوی و دوستی خواه بکار بینن که ایچاوا بوه که ایچتو بوه و گوره ببریاره ببین باشه که محمود به برسیباوی که سرحال شی باور کرده چند گوتنوی هبه لی پرسه هنه از خوازم بری من پرسه بینم سر اکرانه یک جوانا که ایجا شالش دبی پرسه من گلو به تک و چونا کرکوگ باندورا فروتنا پرتولو به ایران پیمان چکرن رولا خو هی آن پرسکر که پارتیان بو آن ای بریتانیا لگل هف بود او بو سدمی که مزن کرکوکات فروتا دوی مسئله دا اگر تجربه دو پرسی دوی مسئله کرکوکه دا یعنی یا هر طایبتی پاشتوزشونا کردا جبرخواندانا کردانا یک چی هفپیمانی عراق و بریتانیا اگر بریتانیا یعنی عراق ناونتویی دا پشکری به دست نخستا نکارو ویرشه کردا بکرد جبر که پترول دا بریتانیا و پیمان بور کریم زاکر و هر تشتیدی کرد یعنی پشکری ناونتویی استند و دجی کردا ایرش پیگانی بسر جیکت یعنی گوتن او هوال برازانه و اگر ما کرکوک کرکوک ایرو مبدستا و او کل میخواد درخم برچه بخواد فکرین که ما چه مبدستایه چه بویه سبب دوی انواع سبب نا باش فهم بکن باش بینیم بیرا خواه نتنه کرکوک سدی چل آخا کردستان ونده بویه سدی چل و پینج شکی وس ونده بویه 1500 کیلومتر شر داعش ده تکرن دوی دمه دا شنگال بگره حتی خانه قینه من دلیوی ده ورا
قطع دريج ما آخا كردستان واندا كر يعني چما ما واندا كر چه بو که هات سری ما واندا كر يعني عراق شخوا بلاد بو يعني اگر عراق ناونتوی بشکریا ناونتوی نستندا شخوا جدی کردا سر ندکه گوتنا ما جبه پر سر آوا باشه که محمود یعنی گور انا گور ل شنگاله ام بجن براوانیه که هزه پیشمرگه قصب و خوشون دا وکشاندن ده همو شراده ده همو شر جهان ده امزانن که دم هزه که دجوار وره سر هزه نشتمانی یا هزه که دنه ده کارن دم وکی تاکتیک چی ببش خوشون دا وکشنه هنک جراجه او ده به خمساری ده به یاجه براوانیان ین هزن و داره نکاره به برسی ببن به عقل سلیم برسیبا و تشته بدن دمیکیه tek dişin o hoşuna bedikşini. Dedi ben teşekkür ederim bir nekerim. Yani de meci de diroka Kurdistan'da da bir yek teşekkür merac bir neke. Dema ki Şengal o Suncar o Berovaniya ve dema tek şu Serokatiya Kurdistan'ı yek teşekkür hani zaman gota hatta ki Şengal Suncar خلاص نبه از جاری که دنیا گاوی خنا بجمال خنا شمال خود رونانی و وکی جمعیت داشت گلک جرمت همو تماشا کرد لپش کامیونتی دکار بر رازانا سرکاتیه که ملته که لگل هزه پیشمرگه حتی چنگال خلاص نبو لنگی خنا بته اوی لنگی خنا بته مالا خو و دوی دریده سرک دانانی سر بالی پی اما باروانی که دنیا yani tişteklerin rolü dinleyicibe embinin berçavi xo yani Serokatiya Kurdistan'ı به هر شیوه ام بجم پیشبره به داگر کرنا کردستان اصل خدا تونه کرنا دستکفتین یم باشری کردستان تونه کرنا هیوی رامان یم کردستان همو پارچه کام بو تنیا نه داعش بو داعش بچیا همو استخباراتان هبو همو ین دولتن ین داگر کرا لگلوان هبو او پروسسی که بلزومار جرباندن ل موسول جرباندن و برای خو عراق جو بغداد و گراندن دما که سرکاتیا کردستان بحث سرخابون کردستان کردن همو جار که در خودان کردستان و دوی درida دست به تحریبات کردن گلو دوی درida yani kurtu keması tenya yeni hezen harimin yen neteve perver bun yanci rola yen nav devleti o dagirkeri yen Kurdistan'ı çe aseda bu برسوا و پرسه اجن زانم یعنی توش نزانی اجن زانم چه یا با برسوا و پرسه نه بنره ام کرد ام گاوه که داویش نه یا راست اما ایران باشور کردستان گاوه کار ما حساب وکریه که ترکیه و ایران و عراق به هم کاری رژیم ایریش بکن اما چه بکن اما برها بکن اما برابن اما تسلیم بکن اما چه بکن دویم حساب و بکن حساب دولت داگرکر حتی که ام نکن ام نکنن تشتکی بکن دولت داگرکر جی ایران جی عراق جی و ترکیه جی سوریه جی مزه سوریه یعنی نها کیل شونه بشار اساد بر شونه بشار ولات خراب بویه ولات سوریه خراب بویه تیاره خواهتونه نکو بان بفرنه هر بمبه که یعنی او قاس بپاش واکتیه بزم کرده با حقی کرده ناده demek و حق ستندن مافی کرده ماف ستندن نتشتکی حسایه دم دریجه برفدانک دم دریج لازمه صبرک دم دریج لازمه بهم حسابی خود درو دریج بکن و نبهم سر نکبر مثلا کرکوک دست مدت چوش شنگال دست مدت هم بیشن شنگال تایبت مندی خواه نه ازدینه احتماله که دنو برا پکه و خطفه و یه دا بوه دابش خطوه دابش کرن اما اویده مخبور و یا ام بیشن اوی حتی کرکوک روجاوای کرکوک او گندو باجار و او هریما او همیش نست چون منو کارو با هم تشتکی بکن یعنی گوتن اوه که دوی ام روجالات ناوین دا او پس به حزبن که امکانون پارسنگ بگوهره یعنی حزبون نه آلی عسکری دا آلی دیپلماسی دا آلی حقوقی دا آلی عسکری دا او پس به حزبن که امکانون هماهنگی بگوهره وقتا که هماهنگی بگوهرن بریتانیا جه نزدیک با آواکی در نزدیک مدوبه آلمانیا جه با آواکی در نزدیک مدوبه اما دوی حتی که هماهنگی نگوهرن ام نکنن جوان سوده ور بگیرن
اما چاوا همه هنگی ورگیریم بگوارن جبر کو امریکان یک ریزی خاطر پروبلم ما بذار کرکوب چه ماچو کرکوب نیوی چه تسلیم عراق فکر نیوی جی برفدا یعنی نه قد پد بیشه کو اگر مزیده برفا بده احتمال مشهر نابخوایی بکره ما شوی گا پاش و گا بیت ما دفجه بردا ابو یعنی ما کرکوب پاش بکشاد نه بالا خو بده از نخوازم سبب مثلا میناک بده ما فرانسا لانگلترا لولات لچین لروسیا لواجا دولت مزل امریکا دولت مزل بنا همی شر نافخوایی بشت شر نافخوایی مزل شر نافخوایی درواس گرنه باشه مزل بنا و نبا مزل ندبو شر نافخوایی ندیتنا انگلترا اج ندهات دنیا ندکر بندستر امریکا جی ندهات اصلا ایرو از نخوازم که تشتکی وصابه به اما لازم اکو ام خودی بریار بین ام خودی دیپلماسی بین خودی ام ناس بکن ام چواب سر کبن چواب سر نکبن دویم حساب خود باشه که اکبر سپاس که مالا طاباب از درباز بری که درباز که سرحق ببم حس کم تبنی خوب بجه باشه راسته شنگال لسنجار هزی براوانی کردستان کرتوکیماسی چه بو هر وحدیسا هزین بروانی کردستان بر خودان شنگاره حتی خانقین حتی مندال لوی در شرکی دجوار لهم بر پیچ بر این داشته کرن و کردستان آزاد کرن او میناک تکوشنی که بر خودان به سرکاتی کردستان به همپای همو کس دزان لوی داره هنک جه هبون رول که دنی لسر ملیوان هبو وکی پاراملیتر اوی داگرکر لوی داره کار کرن جبوی هزه پیشورگه به 1000 کشه در قسم پیش لجبوی هزه داگرکرن راکجه پیشوازی کرن هرمی حس کرن تسلیم وان بکره اوجی مخابن نه یک ریزیا لم هزن کردستانی یا جی هنک هزه کردستان هنک چی تشتک دنی بناف دبی مرا بکه دبی دوی ورده مرا بر جسارت به اصلا هری مزن بو لپردجی راسته لپردجی اگر قهرمانیه بروانیا یه هزه پیشمرگه نبانا بروانیا یه کردستانی نبانا به تایبت رزدار به کمال کرکوکی به سرپرستی اوی یه هزه قهرمان نبانا ایرو من کاربو بحثا بکرانا لباشر کردستان و دستکفتی وان یک بجیبانا برتندن جهه از من پرساچی راست حزکم بالگل کاک سرحات دست پی بکم هنه که دوستو حوالی من تماشامار من هیا راست اوت شد کند بیشتر به دولت بود شخون لهمبری قتلیا میرا روبرویه و یک محمد دورتی هم اوت شد دست نشانده که دبی کرد چه هوایی به برابر ببن دولت پاراستنا دولتی بکه یعنی ارک دولتی بخورا ببینه که سرحد داره ارسون مست پرساوی هیا دبی از گروه که هوری خورا لسلیمانی دهاتن هولری دم که مهاتن منطقه ببین کنترل پارتی دموکرات کردستان دابو پیشمرگه پاسپورت من نهرین ام گلک پی کیف خوش بون لی دبی من ونه کی کج مکتب سیاسی یعنی کی کشاند و نشانش پیشمرگه پارتی دموکرات کردستان کر به کلاجان پاسپورت ما جاران دو دیال نما گرتن او کنترل کره افجی نشاند او اصل خود شیروی کی جده زیادترم شیروی نگر لی تبینی که او هی ایرانی هی اجبر به صدام میخوانده به به اوجی دست نشانده که پارتی دموکراتی کردستان و یکیتی نشمان کردستان هر دو باور ناکن جهاز ناکن هزی کینین سرکن لباشر کردستانی نه یعنی اونا وکی میناک مرابو که نبای نوان دا او آستانگی او نحاسکر هین برداونده مو چه بجد بری به مصر اولامی او بسیاره حز دکم لسر بسیاری بریتانیا جنابت زور درجه کاک محمود و برادری که زور باسیان حز دکم من بوچونی خوم لسر سیاستی بریتانیا و بنسبت کرد و بنسبت روشلاتی ناوراست بلیم و امن بتایبتی بنسبت کردستان باز دکم رأی من اما وکو کرد پیوسته بو خومان یکم دار خومان دروست کن یک بین لنا خومان دروست کن که خومان دروست کرد دتوانین اقتصاد راچشین بنا خومان امرو دنیا برجواندیه
اقتصاد لەسەر هەموو شتێکەوەیە بەرژەوەندی لەکوێ بێ لەوەیە ئەم وڵاتە ئەودا چزل هێزەکان بن چ وڵاتێکی هەر بێت یەک لەوانەش بەریتانیایە ئەگەر بێت و ئێمە بمانتوانی باتا ئێستا شەریکە زەبەلاحەکانی نەوتی بەریتانیامان بۆ خۆمان ڕاکێشابە لە ناو کوردستان کارمان لەگە کردبان وەزعی اقتصادی بۆ بەریتانیا سیاسەتی خۆی دەگۆڕی بە شێوەیەکی تر سەیری ئەمەی دەکرد من نمونەیەک بۆ بەڕێستان دێنمەوە لە ساڵی حربی خەلیج کە ئەم سەدام هجومی کردە سەر خەلیج و کوێتی گرت لە مدەی 24 سەعاتدا دنیا هاتە سەرخەت ئومە متحیدە بڕیاریدا هەموویان هجومیان کردە سەر عێراق و کشاندیانەوە بوو سەبەب لەبەر عێراق نەبوو سەبەب لەبەر ئەوە بوو بەرژەوەندیان لێدرا بوو لەوێ نەوتیان هەبوو شەریکە گەورەکانیان لەوێ بوو اقتصادیان لەوێ بوو لەبەر ئەوە یەکسەر هجومی ئەو شوێنەیان کرد ئێمە وەکو کورد دەبێ بیر لەوە بکەینەوە دیبلۆماسی چۆن دەتوانین بەرژەوەندی ئەو زلهێزانە بۆ ناو خۆمان ڕاکێشین چونچین پێمان خۆش بێ و ناخۆش بێ کوردستان دەوڵەتێکی پڕنەوت و بەرهەمێکی زۆری هەیە ئەم بەرهەمەی کە بۆتە مەشاکلیش بۆ ئێمە لە زۆر جاردا یاخود ئەو سەروەتە گەورەی کە هەمانە زۆر جار بۆتە مەشاکل بۆ ئێمە بەڵام دەبێ بەو شێوەیە ئێمە بیر بکەینەوە و سیاست بەکاربێنین و کار بکەین کاری دیبلۆماسی بکەین بۆ ئەوەی بتوانین بەرژەوەندی ئەوان بخەینە ناو وڵاتی خۆمانەوە ئەویش بەوە دەبێ کە ئێمە لە ناو خۆمان یەک بوون وڵات کوردستان مستەقر بوو مشکلە و ئاژاوی ناوخۆی تێدا نەبوو ئەگەر هاتوو مشکلەی ناوخۆ نەبوو ئاژاوە نەبوو ئەگەر سێ محافەزەش بین یان 4 محافەزەش بین کە ئێستا 4 محافەزەی کەرکووک بەداخەوە وەکو بنادەران باسییان کرد تەنها کەرکووک نییە لە ژمار و خانەقین و شنگار و بیگرێت بۆ دەچێتە خوارەوە هەتا دەچێتە هەمووی تێگرای بە کەرکووکدا بە مەخموردا بە تۆ ئەو دوور و درێژە ئەم حدودە هەمویان لەوێن دەرێ ئەو وەزعا لە دەستی ئێمە چووە ئێستا دوژمن سەرپەرشتی دەکات لەبەر ئەوە ئەگەر ئێمە یەک بوونایە وەزعی ئێمە باش بێ ئێمە دەبێ بەڕای من وایە وەڕئی منە یعنی طبعا وەکو ئینسانێک وەکو خەباتکەرێک کە لەو کار لێرە کار دەکەم من وا دەبینم دەبێ ئێمە لە هەوڵی ئەوە بین دیبلۆماسیەن کارمان زیاترکەین بە قووەتریکەین لە ئێستا ئەگەرچی من بە دەڵێم زۆر خۆشحاڵم لە ئیشی کاری دیبلۆماسی سەرکردایەتی کورد تا ڕادەیەکی باش چۆتە پێشەوە چونچین لە سەردەمانێکدا ئەگەر جەنابتان دەزانن کەس ئێمەی نەدەناسی بەڵام ئەوڕۆ کورد ناسراوە ناوی پێشمەرگە کە بێنی دنیا دەیناسێ ئەمە هەنگاوێکی زۆرە بۆ ئێمە لە ئومە متحیدە و لە جیهاندا لە سیاسەتی دنیادا چۆتە پێش بۆیە بەو هیوایم کە بیر لەوە بکرێتەوە ئێمە بتوانین زیاتر بۆ ناو خۆمانیان ڕاکێشن علاقاتمان باشتر بێ لە گەریان ئەمڕۆ ڕۆژی شەڕ و کوشتن و بڕین ئێمە شەڕی دنیامان پێ ناکرێ و ئێمە میلەتێکین غەدرمان لێکراوە تەنها دیفاع لە خۆمان دەکەین ئێمە نامانەوە بە هیچ شێوەیەک لەگەر هیچ وڵاتێک دژایەتیمان هەبێ دەمانەوێت دۆستایەتیمان باش بێ و علاقاتمان لەگەر هەموو دنیا بەرەو پێشەوە بەرین بە باشی نەک بە خراپی ئەگەر بەهات پاو ئێمە ئەوەمان کردبا بەریتانیا لە کاتی ڕیفراندۆم و لە کاتی ئەو وەزعی کە ڕوویدا لەگە عێراق پەیوەندی نەدەکرد و نەوتی کەرکووک شەریکاتی نەوتی کەرکووک ئیمزای نەدەکرد نەدەچەوە ناوان بەداخەوە بەڵام دەبێ ئێمە سوودی لێوەگرین ئەوە بەنسبەت ئەم برادەرەی کە لەسەر سیاسەتی بەریتانیا بەڕێی من بەو شێوەی ئێمە دەتوانین لەک بە بەریتانیا لەگەر ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا لە هەموو وڵاتەکان بەم شێوەی ئێمە دەتوانین وردە وردە ئەگەر مەسلحەت و بەرژەوەندی وانمان ڕاکێشە ناو خۆمان دەتوانین ئەوان دیفاعمان لێ دەکەن بێ ئەوەی ئێمە هەست پێ بکەین بەنسبەت شەنگار و منتیقەی شەڕ و منتیقەی داعش و نازانم یاخود بوونی پەکەکە لە ناو شەنگاردا و ئەم وەزعانە هەمویان ناوخۆینە مەعدا داعش لە بەرژەوەندی دروستکراوی شەڕێکی جیهانی تۆرۆریستی دژی مرۆڤایەتیە و هەر ئێمە بە تەنها
پێشمەرگەی کوردستان بە تفەنگی سەردەمێک بە چەکێکی زۆر خراپ کە هەمان بوو شەڕی داعشی کرد و لە شنگاریش کە کشاوەکو دەنابدی شارەت پێدا دیارە جار دەشتێ و جاردار سەرکەوتن بەدەستێ جاردار دەکشێتەوە لەبەرەوە ئەسکەری وایە ئەمە واقعاتێکە بەڵام ئێمە ئێستا باز دەکەین ئەوەی کە چوو ڕۆیش لەدەستمان ئێستا دەبێت لە هەوڵی ئەوە دابین ئەو شوێنانەی کە لە دەست ئێمە چووە لە شنگار و تا دەگاتەوە خانەقین ئەو شوێنانەی کە لە دەست ئێمە هەوڵی ئەوە دابین وردە وردە بستێک خاچی کوردستان تەسلیمی هیچ دژمنێکی خۆمان نەکەین خۆ ئەگەر ئێمە ڕازی بووینایە لە ساڵی 1970 کە مفاوەزاتمان کرد ئەگەر ئێمە دوای لەسەر شەڕ دەستی پێکرد 4 ساڵ بوو مفاوەزات بوو لەبەر ئەوەی کەرکووکیان نەدەدا بارزانی قبولی ئەوەی نەکرد شەڕ لەسەر کەرکووک و لەسەر منتیقەی کوردستان دەستی پێکردەوە ئەمەگە خاچی کوردستان بفرۆشین هەموو کاتێک دەتوانین ئێمە سوڵح بکەین و پێک بێن بەڵام سەرکردایەتی کورد و بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی مساومە لەسەر خاچی کوردستان ناکە بەڵام نەبەشەڕ دیبلۆماسی و سیاسی ئەمڕۆ لە سەرتاسەری دنیا هەوڵ دەداوە هەوڵی هەیە و ئەرچی ئێمەش ئەوەیە کە هەمومان بەیەکەوە بۆ پێشبردننی ئەم سیاسەتە بۆ ناساندنی کورد بە هەموو دنیا مشکلەکانی ئێمە لەگەر جیهان هەمومان بەرپرسیارین بۆ ئەوەی خزمەت بەنێتەوەکەی خۆمان باشێک کاکە نها پرسە من لەگەل ئەوەیە یعنی وەکیوە جەنابێ دەستنیشان کرد لە ساڵی 1970 هەتا هەفتە و یەکە ئەم بێژن لە باشووری کوردستان دەمێکی هەپ لەگەل دەولەتên Iraqê peymanekî çê kir li gel otonomiyê ya jî xudmuxtariyê dibêje rastakiriya di wê demê de têkçûna wê peyman li ser teniya li ser Kerkûkê bû Nemir Serok Barzanî Mala Mustafayê Nemir digot ku ez naxwazim yek rojekê yek pêşmergekê were ser tir ban bibêje Mala Mustafa we Kerkûk firot ji ber wê sedemê ew peyman têk çû û carkê dinê li başûrê Kurdistanê dest avête çek bi serokatiya Mala Mustafayê Nemir û berwaniya xalqa Kurdistanê hatî kirin. Gelo niha mümkün e serokatiya Kurdistanê bi çi şêweyê çi dibe birabe bi çi şêweyê dibe birabe be destê xwe ji xanaqîn Mendan Sincar Şingal û Kerkûkê dercê berde. Bi hiç şêweyek serkirdayetî Kurdistan dest li xaçî Kurdistan naçişêtەوە بە هیچ شێوەیەک بستێک خاچی کوردستان نافرۆشێ بە و وازی لێ ناهێنێ بۆ دژمنانی گەلی کورد بەڵام ئەمڕۆ لەگەر هەفتاوچار فەرقی هەیە ئەمڕۆ سیاسەتی ئەمڕۆ علاقاتی ئەمڕۆ بەرجەوەندی ئەمڕۆ دنیای ئەمڕۆ لەگەر ئەو سەردەمەی 1970 فەرقی هەیە ئەوڕۆ ئێستا پێویستە ئێمە لە قانونی عراقیدا لە یاسای عراقدا لە دەستوری عراقدا ئێمە ئیسپاتی ئەوەمان کردووە کەرکووک کوردستانە پێویستە ئێمە بەڕێگای سیاسی بگرینە بەر دیبلۆماسی بگرینە بەر ئەم دەستورە لە عێراقدا تەطبیق بکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو شوێنانەی کە سنووری کوردستانی لەم دەستورە لێ دیاری کراوە لە دەستوری عێراقدا بگەڕێنەوە سەر کوردستان ئێستا پێویستی بەوەیە کە ئێمە کاری دیبلۆماسی بە دروستی بەڕێکی لەگەر ئەوە بکەین چونکن پێمان خۆش بێ ناخۆش بێ ئێمە دژمنمان گەلک زۆرە کورد دژمنی گەلک زۆرە لەبەر دژمن زۆری خۆمان ئێمە ئەگەر بۆ خۆشمان خراپ بین لە ناو خۆمان ئەمە دەیبینی کە چمان بەسەر هاتووە بۆیە پێویستە بیرکردنەوە و هزرمان لەگەر ئەو سەردەمە بگۆڕین جودا بکەین ئێستا بین هزری سیاسی بۆ هەنگاونانی تەواو لە ناو دەستوری عراقیدا بتوانین ئەم شوێنانە بە دەستور بجێڕینەوە و لە دنیا ئیسپاتی کەین کە ئەمە کوردستانە و لە دەستوری عراقیدا اعترافی عراق بە هەڵبژاردننی عراق سەرتاسەری عراق اعترافی پێکراوە دەبێت ئەم دەستورە بەڕێ بکرێت باشە کاک سەرپەرسێکە من یەک دیسە لەگەل بێ مادە 140 دەبێنکی لە ئۆلێن هەموون دەوەرێکی لەسەر پرس هەیە گەنگەشی هەیە بەگەر سەر خەکە کوردستان ڕەفەڕاندومکی یادێ پشتکردێکی لەوێ دەرێ بێتە چێکردن دوێ وارێدا لەگەل ناوا هێزین کوردستانە هەموویە لە هێزی هەموو کوردستانیە هەبادەنگێکی یەکدەنگێکی هەیە ئەنا خۆزگە هەمومان یەک دەنگ بووینایە
خۆزگا هەموو کورد یەک دەنگ بواە بۆ ئەوەی بتوانێت مادەی 140 بە دروستی جێبەجێ بکە. ئەگەر هەمومان یەک بوونایە 16 ئۆکتۆبەر ڕووی نەدەدا. ئەگەر هەمومان یەک بوونایە هێنانی جەیشی ئێرانی بۆ سەر خاچی کوردستان ڕووی نەدەدا. ئەگەر هەمومان یەک بوونایە پەکەکە هجوم ناکاتە سەر شوێنەکانی کوردستان لە بەرژەوەندی تورکیایان لە بەرژەوەندی ئەوەی کە بێ ئێستا کوردستان بێ تۆ باران بکرێت تیارە لێ بدا خەڵکی ئێمە شەهید بێ ئەوە چێ ئەو دێ ئاڵایەک دەچەقێنێ یان ئاڵایەک ناچەقێنێ. یعنی ئەمە سیاست نییە، ئەمە تێکدانی کوردستانە. خۆزگە ئەمانە بیر بکەنەوە، فکر لەوە بکەن، هزر لەوە بکەن، باشە ئێمە بۆ وا بکەین، بۆ وامان لێ بەسەر دێ، بۆ ئێمە هەر چار دەورەمان دژمنە بۆ خۆشمان دژمنی خۆمان بین. ئەمەیە مشکلەی ئێمە کورد ناگاتە قەناعەتی ئەوەی کە هەمومان بە یەکەوە بین. پێویستە هەمومان دەست ناو دەست بین، ئەو کاتە ئێمە دەتوانین خاچی کوردستان بپارێزین، دەتوانین دیفاع لە خۆمان بکەین، دەتوانین نازنامەی خۆمان دروستکەین و دەتوانین ببین بەوەی کە سبەینی هەموو دنیا ڕێزمان لێ بگرێ و داکۆچیمان لێ بکە. ئەگەر هات و دەستدرێژی نەمانمان هاتە سەرێ بەو شێوەی کە زۆر جار ئێستا لەو ماوانەی تر خەریک بووە هەندێک دەرێ ئەوە تورکیا بە هەموو هجوم دەکاوی کە دەرێ عراق هجوم دەکاتە سەرتان نامێنن وەکو لە ئاڵتون کۆپری ئەو شەڕەی کە جەنابەت باست کرد کە ڕوویداوە خەڵکەکی زۆر دیفاعیان کرد. ئەمە دیفاعکردنەکی ناچاری بوو. ئێمە دیفاعمان شەر لەبەر قارەمانەتی و خۆ پێشاندان نەبوو کە شەڕمان کرد، لەبەر ئەوە بوو دیفاعمان لە خۆمان کرد بۆی بژین بمێنین. وا بوو سەرکەوتنمان بەدەستێنا لەوەکە خوا لەگەڵ ئێمە بوو سەرکەوتین. دەبێ ئێمە ئێستا هزری ئەوەمان هەبێ دیبلۆماسیان بچینە پێش، عقلیەتی خۆمان بگۆڕین، لە یەک دانیشتن و سەرمێز دەگەر یەک قبول بکەین، مناقەشە و دراستکردنی سیاسی لەسەر مێز و تەفاهم دانیشین، نەک لەوەی کە ئێستا بەداخەوە لە قەندیلەوە یاخود لە 16 ئۆکتۆبەرەوە لە ناو ئێران و لە بەغداوە بۆمە بێن. باشە سپاسە کاک سەرهەماڵە تاوا بە بەرچەکردنی ئاسێ خۆش کاکدارە هاتە بۆ بۆ جەنابێوە من بەڕاستی تاوێ ئەو بێژن کن تێگەیشتم ئەوە پرسەکان لێ ناتوانم بلێم ئەرێ لێ تشتێکی من جێ فێم کرد بێ پرسان مەژ برس کاک سەرهاترا لەبەر چەند ساڵ بەرێ دەبێژە سێ ڕۆژەمەوانی ئەمریکای بە هەورە ڕۆژەمەی واڵ ستریتدا نویسێکی نویساندبوون دەبن سەدەمێ پەرچەبوونە کوردان بەرژەوەندیە پارایە گەلۆ دەبێ بگوتنە ڕاستە دێ چەندی تەسیرێکی هەیە کاکدارە بەرژەوەندی اقتصاد لە هەموو دنیادا هەیە نەک لە کوردستاندا لە هەموو دنیادا اقتصاد دەوری خۆی هەیە و مەشاکیلی اقتصادی لە زۆربەی زۆری دنیادا هەیە خۆزگە لە کوردستان کەمتر باە بەڵام من لەسەر مەوزوعی ئەم برێن سەحافەی کە ئەم برادەرە باسی دەکا دەرێ هاتینە سەیتەرەی پارتی و لەوێن دەرێ برادەرێک هەوێ لێ وەرگتن و دوایی ڕەن بە ئیزعازی کرد بێ یاخود ئەوەی کردبێ من بەو برادەرە دەرێم بە ئێوەش دەرێم بە خەڵکی کە ئێستا ئەو ڕۆژیانێن بەوانش دەڵێم بەداخەوە ئێمە جەیشێکی ئیلتیزامی ڕەسمی پۆلیسی ڕێکوپێکی دەور پێدیتراوی خوێندەوارمان نییە لە هەموو شوێنەکاندا گەنجەک لەوەیە ئەم گەنجە عەقلیەتی ئەو تەمەشا دەکەی ئەو ینی ئەو پرۆفسۆرە نییە ئەو تێگەیشتووە نییە ئەو دەورەی نەکردووە ناتوانێت بە کەیفی خۆی ڕەفتار دەکات ڕەن بە ئیزعاجی ئەوەی کرد بێ من ناڵێم وانە ئیمکان هەیە وابوو بێ بەڵام دەبێ ئەم ئینسانانە لەوانە گەورەتر بن دەبێ ئەم سەحافەیە خود ئەم برادەرەی کە بەم ڕێگایەدا دێ سەیری ئەم شورتەیە کە ئەم شورتەیە دەورەی نەدیوە ئاوز بلوونجی نەبووە خەریجی کولیە نییە لەبەر ئەوە ڕەن بێ لە خۆی وەشتێکی خراپێ زۆر جار ئەو شێشانە ڕوویداوە بەداخەوە هیوادارم وەداخوازم هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ببینە خاوەنی قووەتێکی ئەسکەری باشی مدەڕیبی دەورە پێکراو بۆ ئەوەی بتوانین قانون و نظام وەکو خۆی تەطبیقی سپاس دکەم کاک سەرهات ئەو بەرسێوێکی باوەڕکەم بۆ کاکتەرات هەیە دەکە کاک محمود ئەز حەز دکەم بەگەرم سەر جەنابێوە پشتی ڕەفەراندومێ خەتەرێتکێ لە باشوورە کوردستانی و تەسیری وین پارچەکانی دنی چی بوو؟ دەستپێکەدا ئەس دەخوازم کاک قافور پشتم پەش بۆ ئەز وێ بێژم
parça کرنا کردستان از قانون چند پیوا درباره پرسیده بکن کرم که خب شبه parça buna Kürdistan'e vaka kurzanan dama Lozan'e da Musul ne de peymana Lozan'e da pişte peymana Lozan'e Musul ne de dinabara Britanya Türkiye'de bu müjara peymana ya cihab dikilike. Çıma jberko de Musul'e petrol hatı bu gittin. Musul de ben deste Britanya'da var. Britanya Musul'u derdore Musul'e Kerkuk şipara peyda kır şipara elgir o ediş bakır şipa nizanı bu petrol heya Antonaya Rojavaj nizanı bu he dernek etti bu baş ederken ve deme teslime Fransa teslime Türkiye kır Musulci yani de parça buna Kürdistan'a da bercevendi ne bejara yerlerine ama bercevendi heya de dama Musul'e da kata Rojava Britanya o Britanya jinser ve tüm bu o biryan atastan Naha vaka goti Roja Muhammedci kola eve psikolojiya gel kir ev tişteki gelek mühime heger Rojavayı bi başarı Kurdistan'e tek çunik hebe liser gelil parçayı dici tesiri psikolojik heye liser millet şeniyim bakur şeniyim Rojava o şeniyim Rojalatçı tesir dike ve ambe bitne berça vefa vakta ku سرخوردبون رفراندوم سرخوردبون به سر نکرد و باکور کردستان اداجی انسان کت بن پسیکولوژی باندورا پسیکولوژی خراب و کت بن باندورا پسیکولوژی خراب و تاثیر لسر ویجی چه بود لسر رجوای کردستان باکور کردستان چه بود یعنی گفتن ما اوکو دما کل پارچه کی تشتکی خراب چه دبه لپارچه دیجی تاثیر که Başarı Kürdistan'e referandum beser neket, parçayı dişi tesirane yeni çekir. Ve emve bidne berçavıfa. Vakta ku emve bidne berçavıfa, deme hesabıfa em jgora malıfa bikir. Jgora kuvveta heza bikir. Eğer ku em heza der biçin, hesabıfa jgora ve bikin, em nikanı beser kevin, psikolojiye parçayı dişi xirab dibe. Erçikas inik rexistin dibêjin لسر ما تاثیر نکره نه ورگه لسر همو انسانا لسر همو رخستران لسر همی کسا تاثیر نینی چه کریه اما چه هیا وکا روژا محمد جی حواله روژا جگود رفراندوم تابوی جبو گلی کردستانه رفراندوم جاره کرده با دو جار نوه جاره کرد سفرمی حتی بریار حتی استمدن و 15 پارتی گشتن هم گوتن همه بریار بدن جبو رفراندوم جبو باشور کردستان جاره کاته کرد نهاد دور هاتیه که ام ری و ریچن دیپلوماتیک و حقوقا ناونتوایی بکار بینن دوستی خواه زیده بکر نه دشمنی خواه دوستی خواه زیده بکر دولت داگر کرد احتمال اکر نبن دوستی ما اما امکانن وان بیطرف بکر یعنی نکانن وکا که بنابراوان دا ناخوکی هبن احتمال اکر عراق و ایران و Türkiye ve Suriye dınavlarımızda nakutiye bak, jivaka ku Türkiye naha erişe Suriye kiri. Emkanı servan bixabitin, taybeti evin meljneyin mehebin, emkanın van bikin rojava siyaset aha, yani eşkeran dizi, nav neteveci dosti xaz edekir. Vakta kuma dosti xaz edekirin, vaka Fransa, vaka devletin Avrupa'ya pişkiriye me zede bikin, ve deme nüparın eriş binin serme, İran ve Türkiye و ایرشبین سرمجی ازرار ببین دوی زانه بین که دوست مهنه دشمنی مکیمه دوست مفرر دوی انوی دولت داگر کرد به زانه بین و اگر به نزانه بین و دمه کانون و بپرچقینین و کچا وکوی رو افرین پرچقان دیه و دنگش کرده در ناکه به افرین تالان بویه دنگش کرده در ناکه به دوی زیدتر دنگ درکه به ام جبو دعوا افرینه ام درکه بین پیش ام چالاک بین و باشوری کردستانه هر پارچه کردستانه چالاک بین و اندنگی خواه بلند بکن دوستی خواه را بیجن ببین دوستی خواه اینو افرین تالان بویا افرین هدیه بند دستاد یعنی گوتن اوه که اگر باشوری پارچه کردستانه اگر وکا رفراندوم مشارک بند که با
parçayı dici psikolojik olarak dikabin o tesire bandora xasar çedker neyini ser çedker ve em dikabin bin ve em çıpkin ve em dervayı ve em yekreziye hafif binin hatta ku em yekreziye hafif binin em nikanış bin ve derkabin binara Kirkuk dest çu çımar dest çu mendeli hatta mendeli خطك دريجة وكخفو قوتي خطك دريجة وحبيش دست مچو چماش دست مچو جبركو ام نيه كريز بوش دستوه ايرو جام نيه كريز مثلا لك سليمانيا كتهاتية هفليرا لسر برقها بارتيا ديمقراطا كردستان هبية وانا او كريه ناسنامه شكينيا ناسنامه كريه ve ام وقتشنا زانبن yani hatta modu diyor o hatta iro 20 salın 38 salın ku em niv devletin heko ma arteşa hane kirbeyek heko ma siyaseta hane kirbeyek heko ma nikanu ba em partiye pa no parlamentoya da yek muhalif be yek opozisyon be yek destelat be sistem kusa ku em nikanu da mezrine yani serkatara mecuk problem ve em vatışla zanıbın yani şey bu mühim serkatına Partiya Demokrata Kürdistan'a yekitan İçtimana Kürdistan'a komana ne mühime serkatına milleti Kürt mühime ve hem dava milleti Kürt bikin ama dava mafi milleti Kürt bikin yani dedi Türkiye'de bejin vakta ku velat kata roja ve mejarede cihilike verdim az ne bejim hilike verdim ama vakta ku vate yani bu mafi netawai milleti Kürt kada roja ve em batışına zanı ben em fedakar ben em dava milleti mafi milleti xwe bikin em dava partiye xwe nekin wexta ku me dava partiye xwe kir em nikane bi ser kevin problema we yani problema me Kurda ku em ne ji baş Kurdistanê tere Rojavayê Kurdistanê heye li Bakurê Kurdistanê heye partî û rêxistin hebî doza serketina xwe dikin kes li menfaat û li mafê millet nagerin nabêje mafê millet mühim divê millet bi ser keve ne partî bi ser keve ji bo vê divê parlamento kar bike partî kar bikin yek opozisyon be yek destelat be weka welatên demokrat em bidne berçavê xwe em ji gora wê em kar bikin bimeşin rabin rûnin em nakin ve wexta ku me nekin yek ya dijî sebebek de heye bêbaweriya kur heye di nav hêzên Kurdistanê de mesela Başûr Kurdistanê Partiya Demokrata Kurdistanê û Yekîtiya Niştimanê Kurdistanê di navbera wan de bêbaweriyek heye Bakurê Kurdistanê de jî heye bêbaweriyek heye yani bawerî tune bawerî kêm e divê baweriya me xort bibe em bidu bawer bikin em hevidu gudarî bikin wexta ku em hevidu gudarî nekin hoko nok yê min rast e her tişt li gor bercewendiyê min e bi gor ji bercewendî hîzbî ye wisa kar bikin wisa rabin rûnin wisa peywendî xwe damezrînin em nikanin bi ser kevin gotina me we Başa spas ki Kak Mahmud lê ez bawer dikim ew ez bê şaşneyê fêm kirin referandum li Başûrê Kurdistanê bi ser ket yani ne ku divê derê de Kurd û Kemasê çêkir hejmareke gelek bezin û hemû dinyayê de vê tiştê hatê pêşevazî kirin ji ber wê sedemê em dibêjin niftekê zêrî de destê Kurda daye ew divê ne jî vê kirin lê tiştekî de ye piştê referandum ew şikestinekî îxanetekê li Kerkûkê hate kirin ew darbekî neerîn li Başûrê Kurdistanê û li hemû parçekanê Kurdistanê kir ez bar kim divê watê de min dixwazim vê tiştê destnîşan bikin îjarê Kak roje hatiye em berê xwe bidin wî berê kek Serhat ez dixwazim berê biçû wî û duwayî gotirê heke axaftirê bidin kekê xwe kek roje te her bizir dibî wekî soran dibî her bizir dibî kerem kir li kê derê dest pê kirê îjarê me bi taybet bi her du bîvanê xwe qedir birin ra prosesa yên referandumê rex nekir sohbet kir û têkiliyên peywendiyên navdewletî partnerê navdewletî pêwîstiyê wî destnîşan kirin kerem ku ciyê mayên divê derê berdewam bikin Belê nizanim deng çawan e hinekî deng zelam nebû xetişî li dem min nebaş e qusurê biborin ji qusurê nenêrin tiştek û ez dixwazim temam bikim baş e ji kerema xwe
كلام كيك روتي دنگي من باشر بله بله نوع تشتك بس تمام بكم يعني بيذكرون بدي تشتبيجم كو رهندا هندور هي رهندا نافشي هي ورهندا جهاني هي رهندا هندور ده مشروعيات تمام بو ليه انتو هابانا پارلمانتو نبو ابجي پرسکریک در خص میدان و اگر بریار پارلمانتو دا باوی کلک مهم بابا پرسیارک هم دکن عجبا اگر ما رفراندوم لگور بریار ناف دولتی پاشتا بخستا و ناف بینکاری ناف دولتی ما قبول بکرا عجبا نتیجه وقت پشتی 16 اکتبر وی ببانا یه نتیجه باتانا گواردن نام نکارن پیش بینی بکن لی رفراندوم براستی دوزنا كردي كنا دولتي وحمي هز هاتن سرخه جبر بيا تشتنكو هنا مروف دكاربي برسيبك عجبا منا بين كاري قبول بكره نتيجه وصابانا يا جدابانا برسبا في برسياري هركس بلا لبرقا عليك دي رهندا عراقي وناف شيده رهندا عراقي ده من قلتو دفيا رفراندوم دي سال 2014 دا باتا كرن جبركو دولة عراق هرفي بو بالانس هز بقزنجا حرم كردستان دابو حرم كردستان قالك مزن بو بهز بو عرض مزن كتن دستوي و بشتجيري ناف دولتي جي برترجع عليه ناف دولتي جي بو حرم كردستان بو مشروعية حرم كردستان ناف دولتي دا بترجع عراق بو عراق قالك عرض دست دابو مصر شوبو انبار شوبو صلاح الدين شوبو كركوك نيفيا كركوك شوبو حتى منطقة ديالج دست شوبو ویچ آخه حرم کردستان بریار رفراندوم دابانا جبرکو بالانسا هز دا قزنجا حرم کردستان دابو و نتیجه جدا بانا لی 2017 بالانس هز هاتا گوارتن عراق مزن بو بهز بو گلک تانکی ابرامز کرین فروکه F-16 کرین و داعش شکانده بو لعمر شکاند لصلاح الدین شکاند لدیاله شکاند و اپراسیون موسل مابو بریکو بچه دویا کرکوک شکر بانا کرکوک نکر چو موسل کر هدف چی بود دخواستن کو همین هز کن بکنو پاش بین سر کرکوک استراتژی دولت عراق گوستا بو جبرچی بالانس ازهاد گوارتن عراق بهز بو هدن کردستان هنه رول خوی استراتژیک جدست دابو اف دوار نافچهی عراقی ده دوار نافچهی ده هون لیبنرن پیمانه که بو پیمانه که مروف دکاره بیجه پیمانه سعداباد دو بو سعداباد دو هون زانن کو دو سال سیاده پیمان سعداباد یکم هاتب و واجو کردن دنابرا دولت عراق و ایران و ترکیه ده پرانی هدف پیمان سعداباد تنکرنا دوزا کردی بو پیمان سعداباد که نو هات واجو کردن فرمانده ارتش فرمانده هز چکدار ایران چو ترکیه پاش چو سوریه و چو عراق لفاطنه که نابرا ترکیه و ایران و عراق بشكل نيفجوجي سوريا حاطبوا لدار خستن وبريار دابون كدوزا كردي لاواز بكن دسبت ايران ويس حرم كردستان بگرتا وتركيا جي برب رجاوه كردستان چوبانا وا پیمان حاطبوا باجو کرد ومخابن پیمان مشيا واوبراسيون مزنهات لدار خستن دسايا بيدنگي ناف دولتي دسايا بيدنگي سازي ناف دولتي او اوبراسيون بسكر وقال لك اسكت كرداش دستشون وهناك جي كماسي دبا خيانات دبا تشنا بلدكن يهندرجي بو هاريكارج بي بمساله اقدر نفسيدا اگر ان بويوتو رهن جهاني بدن بيشقا رانيه دولتها نبر فرند رابو روسيا هناك نيف بيدنجي خسته بيشقا فرنسا عين نوسا ودشانسا هرما كردستان دجي البجارتن لامريكا تشيبو اداره رهبري لامريكا هات غوارتن اوباما نما ترامب هات دشانسا هرما كردستان ده رهبري لفرنسا جي هات غوارتن ماكرون هات رهبري نوبون تشتكوا بالرهبري امريكا وفرنسا هرما كردستان كربو همي تشوبو جداس شو اوجي خراب دركه علي دي هون زانكو همي الدنيا دي ما دركه نتوي يقرتي دي ما دركه انجمان اسايش ناف دولتي يعني انجمان اولهيه لدجي ما دركت يكتي اوروبا لدجي ما دركت كونكار عربي لدجي ما دركت رخصتنا هاريكاريا اسلامي لدجي ما دركت
وببي هاوي امريكا بخل دج دركت المانيا لدجي دركت وبريطانيا لدجي دركت ايران وتركيا وهزن جدا جدا قشت لدجي دركت شتر تخص هولي جهان نبى مربو ما مشروعية جهاني چه نكربو جوابي دوزي كماسي قالك بو ما لوبي نكربو وما كار نكربو بالاتي كمازن مدابو شكرن واف براسي كماسي كي جدي بو باشم في حسيان كو لوبي قالك مهمة جبوما باشم في حسيان كو دياسبورا جبوما قالك مهمة كنت ما دياسبورا تخط ما كومبلبو كل سبي دوزي بخاطر شوف اف جشهر جيوبوليتيكا ما هاد جيوبوليتيكا كردستاني قفل جيوبوليتيكا دنيايا اگر اف قفل كليتاوي در رفراندوم دابو ضغط بابكرن جيوبوليتيكا روجلات نافين تكدشو قفقاسيا تكدشو بالكان تكدشو باكوري افريقيا جي تكدشو جبر بيا براني دولتا استراتيجيا خو سر بيناداي جبهر كردستان مشاندن جبر كي اف جيوبوليتيكا كردستان دوزا كردي ادي درد خولي كو دوزا كردي ندوزا كي نتويه بتني دوزا كرد دوزا كي جهانيه دوزا كرد رهان دو بوي تي جهاني هنا همين جهان على قدرتك جبر بيا جنها بيدا بيويستا بوتنسيالي كوداجي بب جهاني نا 5 مليون هموراتي من دربنا براسي 5 مليون انسان كرد لدياسبورانا لازم ببن بندش بقولوا بيتينو وام دوزا خو لازم بكن دوزا كي جهاني وشكاسنا رفراندوم جي باركي مازن كو دنيا دجي مدركت كو بويتو راندي وي جهاني نه تمام بو جبر جيوبوليتيك بو اف درس ام غرك جي درخن النتيجه دجي رفراندوم خلاص نبويا روشا استراتيجيك وجيوبوليتيك يعني روشلات نافين ديناميكا ناس ستاتيكا دولت نتوي نمانا ديوارا جيوبوليتيك ديوارا استراتيجيكو جبو فصندنا كردستان تشبوبو حرفيا نها جالي عراق حرفيا جالي سوريا ده حرفيا وتشت نو تشببن بيشاروجكي نزيك ده دوار روشا ديناميك ده وغارتن مازن تشببن هند جار كارتا رفراندومي كو جمدان دي ناتيه باشتا خستن ناتيه راكرن تني هاتيه جمداندن از تخمين دكم نوا سال پیش بده جاردن كارتا رفراندومي وره درخستن باشه کاک روزه برسه من لبدره هيا يعني تشتي بدات نشان كرن تشكي جرينج يعني ام بجن سروکاتی کردستان رواندا کورتل در وی ولات پارتنری خوی جیب جیب نکرن لوبی خو براستی ام بجن وکی ام دخوازم وکی لوبی ناونتوی بجی نکر ای روزه جوی دوره باشه یک ریجیا نوا گین هزین کردستان لباشر کردستان آسنگی هری مزن نگلو جبوی پارتنر گین ناو دولتی مرا بجی بجی که بني ربراي عزيز نها يك رزي مهمة فاكتورتي مهمة يك دنجي مهمة ليه مسألة رفراندوم يك دنجي ويك رزيج در باسكر جبركو إرادتي جهاني لديجي خواستا كاملة تكبر سكني إرادتي جهاني ليه براستي جبو يكتير اجتماعي دنا فوان هزانا دابو كبريار رفراندوم دان ليه بالانس ناف یکیتیان اجتماعی هاتبو گوهرتن گنج بریار استراتژیک خستبون دستوا یک و دناو رفراندوم دبون برز کاکوسرت برز مالا بختیار و دلک سیدن بریار استراتژیک دستوان دا نمابو یکیتیش دستوان در کتبو و مدید نفشکی نو کج ريكا جميتودا دزجين أولهي وجميتودا دزجين استخبارات در كتبون بريار خستبون دسخوا وإرادكي نافشيجي هبو إرادكي هريمي هبو تشجع على إيران تشجع على العراق وحتى تركيا دخواستنكو أف بريار بكذا دست وان جنجانا أفا أساس كودتايك بو لدجيه كيتين اجتماعي كودتايك بو وأف كودتا نتيجة خوش جديد وانا بالكونغري ده إرادة تمام يكتي خصم دسخوا وإرادة مشروع يكتي بدن كرن أو كردستان نتيجة خواستن دفيا سرقاتي عريما كردستاني حسابك جبو بي مسألة كربا بون تبي بالا سه چار روش بری کو 16 اکتبر چه ببه واستا رسول 18 کیلومتر پاشتا کشیا 18 کیلومتر هات پاشتا کشیا دویا اشارت بکرتانا واستا رسول به فرمان کی وکشیا
واستا رسول ایدی فرمان جهرما کردستان جسرکات جهرما کردستان ندبر جشيخ جعفر ندبر او جبين رول مامباني كوكرن جو ماجبو او لهي ام باشتكشيانا او خاپاندنك مزلبو اساس بري بي لافاتبو لافاتن شي بو كو او باسكي كيتني اجتماعي كو جدازغا اولتي واستخبارات هاتنا وقرار بغير استراتيجيه يكيتي بكر داسخوا وانا بغير باشتكشاندنه دابو دفيا دور دا تدبير باتا كرتن تدبير وي باسكي كو نت كنترول هرما كردستان دابو او باسكي استخبارات دفيا سروكاتيا هرما كردستان حسابك جبوي بكره يا احتواء بكره كنترول بكره يا بوان ردانستاندن بكره يعني اگر ببيها يبانا بلكي نتيجه كي جدا دركتوان ليه سازيه مشروعيه يكيتين اجتماعي مخاطبون سازيه مشروع جي الى ديوان نمابو كنترول يكيتي دست ديوان نمابو باشا سپاس دکم که روزه او گلک مهم بوش خوین من تشهد خاصه دات نشام كان ابي واري بدوي واري او نريم بشكل جزالالتر بو كاك سرهات از ام بد گرم تورا داویه ده هر یکی و 7-8 دقیقه و هی کرم کن نرکاندنا که روز گلک بالکش بو گلک اشارتين ين مهم دست نشان دکه اون چه بجند به واري ده کرم کن رزم هەیە بۆ کاک ڕۆژمان بەڵام کاک مححمودێک بەڵام ڕفراندۆم لە کوردستاندا سەرکەوت ئەو برادرە جارێک کە دوو بە جەنابیشت وەڵام پسێ بەڵام داتەوە بەڵام دەمەوێت حەز دەکەم ئیشارەی پێ بدەم ڕفراندۆم لە کوردستان سەرکەوت و کارتێکی بەهێزە تا کورد هەبێ ڕەن بە ئێستا وەکوتی جامد کراوە دانراوە سڕ کراوە ماوە بەڵام ئەم کارتە لە هەموو کارتەکانی تر کورد بە قووەترەوە هەر کاتێکی گۆڕانکاریەک لە شەرق ئەوسەد لە ناو عێراقدا لە ناو دووەلی ڕوو بدا ئەم کارتە جارێکی تر کورد دەتوانێت بەکاری بێنێتەوە ڕێزم هەیە گوتی پەرلەمان بڕیاری نەداوە وەختی کۆن وەک من حاڵی بووم لێی بەڵێ پەرلەمان بڕیاریدا لەسەر ڕفراندۆم لەسەر ڕاگشتی و بە زۆرینەی دەنگ بڕیاریان لەسەردا بۆ ئەوەی کە ڕفراندۆمی کوردستان بکرێت ئەوان پەرلەمان لەسەر ئەوە بڕیاری خۆی داوە دەبوو دەڵێ دەبوو خۆزگە 2014 کرابە من دەڵێم خۆزگە 2003 کرابە بەڵام خۆزگە لەگەر ئاوات و لەگەر ئەوەی کە عملی دێتە بەردەستی ئێمە فەرقە ئێمە ئەوەی کە جەنابتان بینیتان نێودەوڵەتی ڕێی نێودەوڵەتی و ئەوروپا و زلهێزەکانی دنیا کە لەگەر هەڵبژاردن نەبوون لەگەر ڕفراندۆمی کوردستان نەبوون وەکو جەنابەت باست کرد لە 2003 و لە 2014 هەر ڕێگەیان بە ئێمە نەدەدا بۆیە جەنابی سەرۆک بارزانی و هەرێمی کوردستان لە 2017دا ناچار بوو ئەو بڕیارە بدا کەی وەختیتی ئێمە 100 ساڵە خەبات دەکەین خوێن دەدەین شەڕ دەکەین قوربانی دەدەین لە بێناو ئازادی کوردستاندا هەر دەنێن کاتی نییە کاتینە چ ڕۆژێک کاتێتی کەی کاتێتی ناچار بوو جەنابی سەرۆک بارزانی ئەم بڕیارەی دا و بڕیارەکە سەرکەوتوو بوو سەرکەوتوانە خەڵکی کوردستان دەنگی پێدا و بەرهەمیشی بە دروستی سربەخۆی و ئاواتی کوردستان و دەوڵەتی کوردیە تا ئەمڕۆ نەهاتۆتە دی ڕاستە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان دێتە دی ئەمە دەبێتە کارتێکی بەهێزی نەتەوەی کورد شەڕی برادرانی یەکێتی و کە برێن لە کەرکووک پاشەکشەیان کرد گەڕانەوە کشانەوە یان باسی وەستا ڕەسوول دەکا ئێمە سەرکردایەتی پارتی لەگەر یەکێتی لە دووکاندا دانیشتن بڕیاریان بە یەکدا وعدیاندا کە ئەوان پێکەوە دیفاع لە کەرکووک و لە خاکی کوردستان دەکەن بەڵام دوای ئەوان خیانەتیان دەکرد ئەمە نەمانتوانی پشتی سەریوان بخوێنینەوە و ئەو هێزەی کە ئەو دەڵێ لە کۆنگرە دەرچوونە ئەو گەنجانەی کە ئێستا باسی لێ دەکا کە هەندێکیان لەوە نە هەمویان 16 ئۆکتۆبەریان دروست کرد ئەوە واقعەتێکە ڕاستە ینی ئەمە ناتوانین ئینکاری لێ بکەین بەڵام من بە هەمووان دەڵێم بە کاک مەحمودیش و بە کاک ڕۆژمەندیش دەڵێم بەحسی لۆبی کوردی کرد ئەمنی ئێستا بەحسی لۆبی کوردی دەکەم لە دیاسپۆرا دەژین دەرە 5 ملیۆن من نازانم عەدەد چەندە بەڵام 5 ملیۆن باشە بۆ ئێستا ناتوانین بیکەین بۆ ئێستا نایەن بیکەین بۆ ئێستا
ئێمە ناگەینە ئەو عقلیەتەی کە بتوانێت دیفاع لە نەتەوە میلەتەکەی خۆمان بکەین بۆ نایەین دەست درێژی بکەینە سەر ئەو تەحەدای ئەوە بکەین کە تێکی دەدا بەڵام بەداخەوە حیزبەکانی کوردستان ئەودا چ پارتی بێ چ پەکەکە بێ چ یەکێتی بێ چ شوعی بێ چ سۆشالیست بێ ئەوان ئەگەر لەوێ یەکتر نەگرن بە دروستی خەڵکی دیسپۆرا جێرە ناتوانێت ئەم لۆبێ بۆ ئێمە دروستکە ئێمە زۆر لە هەوڵی ئەوەدان کە لۆبێکی کوردی دروستکەین ئێستا نوێنەری جەنابی سەرۆک بارزانی لە ئەوروپایە ڕۆژی یەکشەم 27 مانگ لە کەمرە بۆ ئەوەی کە بتوانین هەوڵ دەین بۆ ئەوەی بتوانین لە ناو جالەی کووردا کارێکی باش بۆ کورد بکەین شتێک بکەین بەڵام ئەمە بە تەنها بە هیچ کەسێک ناکرێت ئەمە بە خەڵکی کوردستان لە دیاسپۆرا دەکرێت بە ڕەوەندی کوردی دەکرێت لە دەرەوە و بە عقلیەتێکی ڕەوشەنبیری و تێگەیشت و سەقافەت و تێگەیشتن و دراسەکردنی وەزعی ئەمڕۆی کوردستان و ئێستا ئێمە دەتوانین بۆ ئەوە چارەسەر بکەین بەگوێ لە حزبەکان ڕانەگرن بیانەوێ خزمەت بەنەتەوە بکەن خزمەت بە کورد بکەن تەنها لایەنێک نەبێت تێیدا ئەمە واقعەتەکەیەتی بەڵام بەداخەوە تا ئەمڕۆ تا ئەو کاتێکی ئێستا ئەمە قسەی لێ دەکەین بەداخەوە لە ڕەوەندی کوردیدا لە دەرەوە کە دەڵێ 5 ملیۆنین تا ئەم دەقیقەیەش نەمانتوانیوە ئەو هەنگاوە باشە بن هەندێک هەنگاوی باشی ناوە خەڵکی دەرەوە من پێتان دەڵێم ڕەوەندی کوردی لە دەرەوە دەوری زۆر ئەساسی و باشی و ئەکتیڤی هەیە لە ڕفراندۆم دەوری باشی دیت بۆ یەکبوونەوەی کوردستان هەموو ڕۆژێ لە سەریان دەنووسن بۆ ئەوەی پێکەوە دانیشن کورد بێتە یەک دەنگ هەموو کاتێک لەو بارە کاری سیاسی دەکەن دراست دەکەن و ئێمە کە من لە سۆران و ئەوی کە لە بادینان و ئەوی کە لە منتیقەی وان و مەهابات و دیار بەکر و شەنگار و زوەرە بە هەموو دەگەیەنا و قامیشلی و هەموو وڵاتە هەر چار پارچەی لێکدەوە ئێمە یەکتر دەناسین علاقاتمان هەیە بەڵام ئەو بازنەمان نەشکاندووە کە بمانەوێ گولۆبێکی کوردی دروستکەین خۆزگە دەمانتوانی ئەم بازنە وردکەین وەلۆبێکی کوردی بۆ خزمەتکردنی نەتەوەی کورد و کوردستان ئەمڕۆ هەبوایە و دروستمان کردوە زۆر سپاسم من لە کۆتاییدا سپاسی هەردوو ئەو بە ڕێزە دەکەم ڕێزم هەیە بۆ جەنابێت و سپاسی ئەو برادرانە دەکەم کە گوێشەر لێمە هیواداریشم توانی بێتم معلوماتی ڕاست و دروست ئەوەی هەبوو بێ بە جەنابتانم گەیاندوێ زۆر سپاس gelek spasîm kak serhat rawanda Kurd ji xwe mijarkê bi serê xwe mijarkê gewre ya natwanin em îstabilên rawanda Kurdka çi ditwanin bikin li gel çi hêzê bikin ew piçek durê bijarê me ez bawer dikim di bernameyekê din em ditwanin wan rawanda Kurdcî li gel hev gengeşî bikin kak Mehmûd ez hez dikim min gotinê xwe da ber bi hevdû da bînin niha li hemû parçeyên Kurdistanê û Başûrê Kurdistanê dibe çi bêtekirin yani yên tiştê esasî çi ye ew ê dibe Kurd bikin destpêkê de heval Gafûrî ez spasiya xwe dikim min negotiye ku referandum bi ser neketiye referandum bi ser ketiye bûna gelê Kurdistanê Başûrê Kurdistanê eşkere kiriye dinyayê jî di ber çavê dinyayê û eşkere avakî eşkere pê ketiye gotiye ew yani tenê têbiniyên me hene em rexneyên me hene em wanatî nîziman em ji xwe dipirsin wekek Roja Muhamed gotî pirsên wî kirî eger wisa bûye çawa bûye wisa bûye çawa bûye em wa pirsna dikin û heke me jî heye mafê me heye ku em wa pirsna jî bikin ji ber ku hê doza Kurda Kurdistan Kurd û Kurdistanê hê bi encam negirtiye hê wext heye hê em di nav têkoşîn pêdane hê divê em va pirsna bikin em rê li ber xwe doğru bikin rast bikin ku em kanibin bi ser kevin yek ya di roja tiştên xweş ku divê em xwe bipirsin yani îro mesela Rojavayê Kurdistanê li ber çavan e mînaka Başûrê Kurdistanê li ber çavan e divê em ji xwe bipirsin gelo ev na yekrêziya xwe pêk baniye îro ew pirsên ku îro dibînin ew astengiyek îro derketine pêşiya wan yê hebûna an ê tin nebûna divê em ji xwe bipirsin em ê tiştên rast bikin em ji xwe nepirsin em ê tiştên nerast bikin ew e yani gotina me ev e gotina di ew pirsa ku te kirî niha
بری وجه از قرار پارلمانتو که پارلمانتو بریار نستن پسند کش پارلمان پارتی گشتن هم بریار ستندن پارلمانتو شوه دمه شخوا پارلمانتو باشور کردستان نزد سرکار بو گوران شرط و مرجن گوران هبو گوران دگو اگر پارلمانتو اکتیف نبه ام طلب رفراندوم نابن باشه پارلمانتو اکتیف بو 15 ماه از بار 15 ماه ایلول پسند کرد یعنی بریار پارتیا پسند کرد چه و خراو و ام هنک تشتا بو فکر ام هنک تشتا بو فکرن که ام چه بکن چه نکن و ام چه واب سر کبن و ام وی ریل برپر راست بکن نه تشتی که ام بکن پارچه کردستانه یک روجاوای کردستانه شفایل برچوانه و ام یعنی ام پشتگیریا یک ریزیا کردی بکن NSK و پارتی دن کو گشتنه هم پارتیا یکیتیار نتوای کرد سوریه لکرد از وارم نبای که او سال فکرنه دوی ام پشتگیریا یک ریزیا وان بکن روجاوای کردستانه به انجام بگره بگه درکه باکوری کردستانه ام پشتگیریا بدن با پارتیین که yani hadep edine partiya evet partiya Kurdistaniye partiya Türkiye'ye bu kadar veje az partiya Kurdistani em behavgen emme doza millete Kurd çava biken çava neken çito bu ve em serve bir fikir Rojalat Kurdistan ejurga Rojalat Kurdistan ve partiya Demokrat Kurdistan İran Hizb Demokrat Kurdistan bu beravanda problem çebuye ve abiyekriziye hapekbinin جبرکو دوام بیر نکرد جبرکو پشت سوریه دو دبه روجرات کردستان یعنی ترکیه یه درنگ به جوی دوی اوی آستانگه پیشی ترکیه درکه و جبرکو ترکیه هم اندام ناتوی هم اندام کنسای اروپای لبر دری یکیتی اروپای تصویت تشتکی دنه یعنی نوکا عراقیه نوکا سوریه نوکا ایرانیه اما پشت سوریه دورت ایرانه دوی لحظه پارتین روجالات کردستان حساب خود گورا ببکن زانده بن که دورت ایران یک ریزه حافظ بینن یا دن باکور کردستان وکا مگوتی شخوا ام نکانن یک ریزه حافظ هدف ببینن هدف شخوا بابا که سر خود کشینه او دهوا دستلاتا بگشتی یا ترکیه دیگه که نمکنه دستلاتا ترکیه بکوه دسته و تنه بسر کبجی دستلاتا تسلیم به نافه ام دکانه ببا شریکی دستلاته دکانه ببا شریکی باکور کردستان دکانه ببا شریکی دستلاته اگر بنابه کردستانی بنابه کرد و کردستانی چالکین سیاسی بگه بنابه خوابوسا بگوره نبیجه از پارتیه که ترکیهی ما از پارتیه که کردستانی ما و دمه قانون انکاره شریک حکومت به امکانو پشکریه ویجب کرد اما ایرو نه ایرو شما پارتی کردستانی البرچوانه دوی هم همی به هفگن نسر مافن نتوا کرد شباب مافن ملت کرد باکر کردستانه دار یعنی تشتیکو از دبیجم تشتیکو از دخوازم ببیجم یک ریزی اگر یک ریزی نبا کست برمده شرناکه دوی هم یک ریزی خواه پیک بینن هم شما بپرسن گلو ما او گاو آوید بر راست آوید آن مخلا خلاتی کرد مدخدا خلاتی کرد چاوان ببه چاوان نبه و دیپلماسی و حقوق نابنتوایی دوی امش بو کار بینه نه وکا دم شهر ساره یعنی هنی پارتیه مهنه جدم شهر سار مانه و نگوهرتنه دوی خواه بگوهرن ایرو نه وقت دم شهر ساره نه حقوق نابنتوایی هرچی قصد لامریکا سروکه کی ده ترکیه سروکه کی ده یا جیل چند ولات جدا سروکن درکتنه جی پاشا و روناییه دوی امزانو بن یعنی جهان بر و دموکراسیه بر و آزادیه بر و وکویه بر و براتیه دچه نکو بر و دیکتاتوریه دچه یعنی او دمی کو امنهاد ناو دانه او دمی در باس بوینه او دمی در باس بوینه او پشت چند سال در باس بوینه و اما ببینین که دنیا جهان بر و دموکراسی هم بگاه مزن داویجه دوی ام خواه ایار بکن ام دما شهر سار پیوانن دما شهر سار بردن پیوانن ایرو بدن جبو بدن پیشی خواه جبو ما پیوانن گرینگ او بل و ام سر به کار بکن باشه کاک محمود برکی یک دقیقه دیجه با جناب و بیجم لباکور کردستانه نها هنک ری قسمه که و دست نشان کرد هینا ده وقتا
دما شر ساردانه دوی هوایی هاتی هوناندن و نکار ببن برسی بکی لباکوری کردستانه باشه گور و نحال اوه لباکوری کردستانه کیجا رخصن دکاره ببه هیلینی کی یا جی بروانیا تکوچینا باکوری کردستانه بریوا به هیت پیشنیاره که وقت yani bir rastlık Bakırı Kürdistan'a da siyasete Kürdistan'a belavela. Yani cevap belavela. Deve am gudariye hev. Yani tut beji yam rasta. Az servet çizile servat ave işte re meşe. Ev ne rasta. Deve tu gudariye hemmeri xabi. Gudariye hemmeri xabi. Ka ev beji çe deve. İhtimala ku gotine vi rasta. Çima gudariye vi laki. Ka ev beji çe. Gudariye ülke tu disa bir yakıt, disa riya rast bir jere. Ama devet tu gudariye ülke. Nas Bakırı Kürdistan'a kes gudariye kesin oldu. Ev de yam rasta, ev de yam rasta, ev de yam rasta. O hemici marjinal mana. Yani beli HDP hemi marjinal. HDP ji denge Kurda bispine dike bediya siyaseta Türkiye. İşte Ankara teslim et siyaseta Türkiye dike. Yani burada deve siyasetek akılane, siyasetek ferasentek بدنا پیشخوا و امه چاوا جناب تنگایی درکم و استگی پیشخوا امه چاوا او بکن چارسر بکن و رن برقرار بکن یک دوی ام گداری حواله خود ام تجارا ام دری خوش حواله خود را دیالوگ را نگرن همین پارتین کردستانی دیالوگ یا دو دوی yani hukumat ya ma rast ne ya ihtimalat ya bir rast da yani servet bu fikrin Bakırı Kürdistan'a taybetmendiye kuhaya evciş Türkiye'de ne kuş Kürdat'te Türkiye ne vaka İran ne vaka Gavadım Godi ne vaka Irak ve İran ve Suriye Türkiye hem Konsey Avrupa'ya endamı Konsey Avrupa'ya endamı NATO meza Trump dibece Godini kadar dibece ma ezil diji devletik endamı NATO şerbeti Babat işteki mühime ve vezanı bu. Yani Yakup Peşta Kurda şikandi endamti NATO'ya ve vezanı bu. Yani endamı NATO'ya, endamı Konsey Avrupa'ya, berderi yekiti Avrupa'ya da endamı Konsey evet, çıdbecin, karkaro hevkariya Avrupa'ya agit dibecin. Endamı veya Türkiye endamı veya jî nav parlamentoya da jî stende nav Konsey Veziri da cistendi yani devi em vatışna hesabı vatışna yani hesabı vatışna nekin em ser nakabı bazı sıfat zikr kake Mahmut ben betam bersi vaqda gule azim bejim bersi çiye jiber ki Bakırı Kurdistan enha az gelek vekili bejim hem karim gengeşid ve hemu kesarad ve tişte bikim Parti Azadiye Kurdistan'ı gerek vekili hemu gudariya dostu havali xu rekesini kesiyatiya dikin و gerek vekili dibêjin werin kerem em bihevdura bê barê giran bihevdura helgirin em tenê nikarin bibin pergelekî bervaniya bê tiştê bikin dîra me dilê me hemû tiştê me ji rewşenbîr kesên serbixwe yon hêzên welatperwer û kesên netewperest re vekirî ji ber wê sedemê divê em wan banga piçik biqwetir bikin bi hêzveke kakê rojê مخابن جبر تکنیکی مثلا تکنیکی پچکی کم من ده اویده از حاضر کم گوتنی داوی بدم جنابه و کرم که من گوتنی خیلی داویش بای چارپال مدیا جوا که سیاست با تماشاوانا بیشن بله سپاس بو لسر مجاره و براسی آنهاجی مخابن امن کارنتنی به چپکا بیشن ما رفراندوم کرو ما سرخستو نا ام رئالیست بن لازمه ام اوبژکتیو بن لازمه رفراندوم پسیکولوژیک مزن چکر تشتن چکرن بریارکی تاریخی بو برس سروک بارزانی دا بریارکی تاریخی لی الک تشتی عالیه وی که مانه او yani ما هند شکستن چی بود دولت مده بیتشی گرکم yani inkar نکن اب inkar کردن نه چاره سر کردن لی از کارم وی تشتی بیجم بریار استراتژیک ناف کردا دا به علمی نه نستندن دزگاه لکولین استراتژیک تینک تانک رول وان د اواکرنا بریال استراتژیک د صفره علم د بریال د توننا علم جنابه نتیجه وی وصادر کبه از هیوی دکم روجن پیش مده او روشا دینامیکیا روشلات ناوین موسا پیش بکنه کو کارت رفراندوم جاردن ببا کارت کی
مایندە بە کارتێکی جیگە جاردن کورد بکاربە بە بڕیاران استراتیژیک وێ کارتی خۆ بەکاربینە و بەر بە ڕووناهی و ڕۆژێن خۆشتر بچن گەلێک سپاس بووە سپاس کەم کاک ڕۆژم واڵە تا بابە ون هەر هەبم تەماشاوانە هێژە ئەم جارێکی دنێ هاتن داویە بەرنامەیەکی جیواک و سیاست ez hêvîdarim bername bibdilê we bû bitpirsin û pirsiyarê wen bername me dewlamend kir dem dem hinek tişt pirs berçavê me direvin me biborîn li wê warê da lê teniya tenê ew keraset di serê Kurda naye heger bê bîra we di wê demê da pişt referanduma yên Başûrê Kurdistanê li Ewropayê jî referandumkê dinê çêbû Katalonyya hes kir serbixwe bibe ji İspanya ve bikete û di navan da yên Ewropayê da cî digirtin lê mixabin dünya niha cî neda dest nedan ki Katalonya bê îrada xwe vekete ji İspanyayê serbixwe bibe derpetê serxwebûnê bîne ku referandumê da jê li Katalonya piraniya hemwelatiyê yên Katalon destnîşana û daxwaza serxwebûnê kirin niha piştî vê referandumê serkeşiya serokên yên Katalonya mixabin hemû yekê yek hate girtin ji aliyê dewletên Ewropî jî destedar kirin teslîmê ew ê kirin İspanyayê kirin îcar dibe em baş yek tiştekî baş bizanibin Kurdistaniyê hêja em teniya çi xwasta cengawer bin ez bawer kim Kurd hêzên Kurdistanê tucar li şerê çekdarî de têk neçû dem dem şikest xwarin lê herdem bi mêrxwazê parastina xaka Kurdistanê kirin lê ew têr nake dibên partnerê me yên cîhanî jî dibe hebe partnerê me cîhanî jî dibe yek û yek û dibe warê da bercewendiyê wan û yê me bigêjin derekê partnerên yên serekê em bigêjin hevdû 20 sal berê ev tişt nebû îro ji her demê zêdetir şansê me zêdetir e îro ji her demê zêdetir derfetê me zêdetir e ji îro her demê zêdetir îmkan û mecalê me bigîştina rawan da Kurd û li hemû cîhanê bikarin bigêjin hemû zêdetirin ji hemû derfetê me zêdetirin ki em bikaribin yekrêziya xwe li welatê xwe bicîbînin siyasetmedarê me kes û keseyatiyê me rêxistinên yên Bakurê Kurdistanê Rojavayê Rojhilatê Kurdistanê dibên layıkê serkeşiyê milletê xwe bikin çunki ev millet bi her daxwaza bangê raviyê serfiya hez kiriye daxwaza xwe yên rewa bigêjînin netîceyekê milletê me divê warê da gelek fedakarî kirin û ji vê şûn da jê bikin Hêzê Kurdistanê dibe her şey wê dibe bira bibe li hemû parçekanê Kurdistanê berivaniya Kurd û Kurdistaniyê bikin yên kesekî ber xudayên parlamentayê da gurkera di wê derê da xelasiya xwe dibînin ew tenê xepandinekê dibe ber û xerc û ava hemû Kurdperwera bera wê derê didin ji ber wê sedemê jî tu alaka me bi wan çênabe em hêvîdarin li Başûrê Kurdistanê ew destkeftiyên Başûrê Kurdistanê bi serokatiya Kurdistanê hêvî û quwetekî parçekanê Kurdistanê dê jî hîn bihêztir bikin spasiya cenabê Kek Mahmûd Kilinç dikim spasiya Kek Serhat Gapûrî dikim spasiya Kek Rojê Memen dikim hêvîdarim demekî dinê jî em bikarin bi hevdûra bernameyê tiştên dinê sohbetê münaqeşe bikin mala we babin Kurdistaniyê hêja temaşawanê hêja bin evê we mesajê we bi daxwazê we pirsê we ve quweta damê me yek û yek rêz û silavê me bo we bimînin xêrê û xweşiyê da gor dilê we bo Kurdistanekê serbixwe azad bi em her yek ji alîkî de hewl bidin tu tiştekî nekin dua bikin bimînin xêrê xweşiyê de heta bernamekê dinê de dema we xweş bimîne ser çavê min